وەختتان و خێر خەڵک کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. ئەوڕۆ ئێمە لە ئیمتدادێ لە بەردەوامیە دیبەیتەکان لە پێشووترا کە بەڕەسیە مەوانعمان کرد و پرسیارمان کرد لە بربەستەکان کە بەرئەگرن بەوەی کە ئێمە بەو شتێک کە پێی ئێژن مۆدێڕنیتە مۆدێڕن بوون و اتفاقێک لە دنیای ئەمڕۆ کۆتکەوە دەبێ ببێت بەهۆی بەختەوەری و دەسەڵاتداریتی و خۆشبەختی و خۆشگوزەرانی ئێمە بۆ لە سەرزەمینە ئێمە بە پێچەوانەی دروشم و شعارێکە دریا ئەم اتفاقە نەکەوت و نەقەرارە بکەوێت. بزانن ئێمە عادەتەن معمولاً خویەکە گرتگمانە و نەزەراتێک کە هەسمان یا لە جێگەیەک و ئەی خوێنینەوە یا لە جێگەیەک و ئەی بیسین یا لە جێگەیەک و ئەی بینین. تەبیعەتەن مردمە ئێمە ئەوەی کە گزارشی ئەدا وەکو زانستەکانە خۆی وەکو داناییە خۆی دەرئەسەرە تەفەکر و بیرکردنەوەی خۆی نەهات کەسە دەرەوە. بۆیە مەسائلێکیان بۆ وتگە بیستگێسی خوێندگێسیوە و تێت بەحسی ئەکات و ئەمە ئەوێت و بنەمای چۆنیەتی ڕوانینی بە دنیایە ئێمڕۆ. ئەوسا خەڵکی ئەیانوێت یەکێک لە شار تێت و هەواڵی شارە پرسێ، یەکێک لە شار تێت و هەواڵی شارە پرسێ، یعنی ئەم ئینسانە خۆی لەو جێگە بووگە بەڵام تێت و هەواڵە ئەو جێگە لە خەڵکی ئەپرسێ خۆی قسەیەکی نییە بیکات. یەکێک لە شار تێت و هەواڵە شار ئەپرسێ. ئەوسا ئەیانوێت کاورا فرە بگەڕێ یا کۆڵ تێرێت و یا زۆڵ تێرێت و. بۆیە مردمە ئێمە ئەیانوت دنیا دیتن باشترە لە دنیا خواردن. هەر بۆیە ئەوێنی فرەیەک دەسنووس و پرتۆک و ئەمانە کە بە جێماگەن بەحسەکەن کە ئەخبارە جەهان و سەیرە تەحوڵاتە کولتورەکان و فەرهەنگەکانە تر لە ڕێگەی کەسانێک کۆک گەڕیاگن انتقال دەریاگە. مەسەلەن ئێمە گەرەکمانە بەشێک لە تاریخ و مێژووی خۆمان بزانین، ئێشێ بڕۆین بزانین فڵان جیهانگەرد و فڵان سەیاح و فڵان کابرایە کە بازرگانی کردگە و تاجر بووگە و بە شێوەیەکی متحرک و کۆچەری حرەکەتی کردگە چی نووساگە دەرمۆردە فەرهەنگە جۆرا و جۆر و وڵاتانە جۆرا و جۆر. تۆ ئەم دیاردە لە سەیاحانە جۆرا و جۆر و ئوروپاییە لە سەراغازە مارکۆپۆلۆ تا ئەمانەی کە تەحتە ناوە سیاحەت نامە گەڕیاگەن دەنووسن. هەر لەم زوانە یەدیشە فارسیە، هەر لەم زوانە یەدیشە فارسیە تۆ تەکە چەندینەوە کەسانێکە ڕوبەڕۆی کە ئاسەوارێکیان بەجێهێشتگەوە مردم ئەی خوێنێتەوە ئێژێ ئاسەوارە مهمێکە من جملە سعدی من جملە حافظ. دلیل قدرەتمەندیە سعدی چییە؟ دلیلی ئەوەسە کە گویا سعدی سەفەری فرەی کردگە، چووگە بۆ مەکە، چووکە بۆ هندوستان، چووگە بۆ شام، چووگە بۆ بەغا، چووگە بۆ مسر گەڕیاگە و گزارشاتە گەڕیاگی خۆی هاوردگەسۆ و بۆ مردمی بەجێ هێشتگە لە پشتە پەند و ئەندەرز و نەسایح و ئەم جۆرەشتانە. یاوەی کە تۆ کەسێک کە تاس بەناوە ناسر خسرۆ قوبادیانی، ناسر خسرۆ قوبادیانی سەفەرنامەی نووساگە، سەفەری کردگە و مشخصاتە هەر شارێک و هەر مردمێک و چۆنیتیە هەڵس و کەوت و تەعامل و تعارفیانی نووساگە. من ئەم مقدمەمە بۆوت بۆ خاتری ئەوەی کە بزانن ئێمەمانان کە ڕەبتی بدەمەوە بە پەندە پێشینیانە ئەوواڵ یا زەربر مەسەڵە ئەوواڵ کەوتی کاورا لە شار و هات کەسەوە هەواڵە شارە پرسێ. ئێمەمانانێک کە سەفەرمان کرد، ئێمەمانانە کوردێک کە سەفەرمان کرد وە لە غوربەت بووین و جەهان گەڕیاین، هاتینە کشوەرانە غەربی، هاتینە ئەوروپا، وڵاتانە جۆر و جۆرە دنیا گەڕیاین بە گوێرەی توانە خۆمان
تەمامە کشوەرەکانە ئوروپایی، ئیسپانیا، پۆرتۆغال، هۆلەند، ئاڵمان، سکاندیناڤیا، بگرە ڕووسیە، بگرە کشوەرەکان ئاسیای جنوب شەرقی، بگرە ئەمریکای لاتین، بگرە کەنەدا، بگرە یاڵەتە متحدەیە ئەمریکا. ئێمە چیمان بوو وەکو کۆڵ بیەری نیوە بۆ مەردەمە خۆمان؟ دۆستێکی حەکیم ڕۆژێ بە من وتی پندێکی پێشینیان لە ناو مەردمە باو بوو. ئەوسا هەیانوت وەختی سەفەر ئەەکەی لێ ناپرسن چیت خواردگە، ئەکوێ چووگی، چیت چاو پێکەوتگە، چەنێ لەزەتە بردگە، لێت ئەپرسن چیت هاوردگەسەوە. بعد وە من وتی فڵانی ئەزانی ئەم پەندە پێشینیانە بۆ کێها بێژریاگە؟ وتم نەوەڵا. وتی بۆ ئەوانەی وە ئەڕوین بۆ سوالکردن یا نوشتە نووسی و دوعا و ڕەماڵی بە شێوەی مەلا و شێخ و ئەمانە بەم بلادە لە تەورە 150 ساڵە گوزەشتا مەسەڵەن ئەڕوینە ئەستەمبوڵ و ئەڕوینە سووریە و حەڵەب و بەغا و ئەڕوینە ئەم جۆرە جێگانەی کە تازە دروست بووگەن کە چی بکەن؟ سوال بکەن. ئیستا یا سوالە پوڵیانە کرد یا نوشتیان ئەنووسی، دوعایان ئەنووسی، چوزانم ئەم جۆرەشتانە. وەختی ئەڕوین بۆ ئەم سەفەرە پێیان ئەوتن فڵانی لە توول ئەم سەفەرە کە ئەڕۆی ساڵێکی پێچێ، 2 ساڵی پێ ئەچێ، 6 مانگی پێ ئەچێ کە هاتی تۆ خەڵک نایژێ چەنێنانە خۆشە خوارد. مەسەڵەن خەڵک نایژێ ئەسەموڵ چەنێ قەشەنگ بوو، نایژێ لە ئەسەموڵا چە خەوەر، لێ ئەپرسێ چەنێ پوڵە هاوردگەسەوە. من فرەیەک لە ئێوە ئەناسم هات کەسە ئەم ئوروپا بە ناوە کورد. فرێک لە ئێوە ئەناسم کە هاتوو چۆی شارەکانە خۆتانەکەن، چه سلێمانی وێ، چه کرماشان وێ، چه سنەوێ، چه هەولێر وێ، هاتوو چۆیش ئەکەن. یعنی بێجگەلەوەی کە خەریکن لە گراژیان ئەکەن و هاتکن کەیسە پەنابەری یەکتان داگە و ئیستا ئیقامەتێکتان گرتگە و بریتیش پاسپۆرتێک و جەرمەن پاسپۆرتێوا لە گیرفانتانە، ئەلا ڕقمە ئەمە ئەگەڕێنەوە سەردانەکەن 5,000 پۆند و 10,000 پۆند و 5,000 یۆرۆ ئەخەنە گیرفانتان، هەر 6 مانگ جارێ ئەڕۆن سەردانێگەکەن و ئەم سەردارانە خۆی لە دیاردەیە عکسگرتنە ناوە خیابان و کەبابکردن و ویسکی خواردن و ماڵە باخچوون و تەکە ڕەفیقا گەڕیان خۆی دەرەخە. ئێمە ئەیوێنین. بەڵام ئێوە چەندێ گزارشگەرانێکی واقعی بوون لە دنیای غەربی کە تیا زندگی ئەکەن ئەڕوینەوە بۆ مەردەمە خۆمان. چەند نەفەر لە ئێوە، چەند نەفەر لە ئێوە کە گەڕیاوە کۆڵەبارێک و کۆڵێکی بردو بۆ مەردەمە ئێمە تا مەردەمە ئێمە تێگەیکتر، وشیارتر، داناتر و زاناتر بن. ئێوە بێجگە لەوەی کە 10,000 پۆند و 5,000 پۆند و 40,000 پۆند پوڵتان بردو و خانەوادەکانیش لە ئێوە نەیانپرسی ئەرێ ڕۆڵە تۆ چ کارەی؟ ئەژێ بە ئاڵمانی پوتسن یعنی تەمیزکردن، ماخن یعنی ئۆتاق ئەگەر ئشتبانەکەم. ئەژێ ئەگەر هەورامیەکان لێمان ناڕەحەت نەون، کوڕە هەورامیە لە ئاڵمانە ئۆتاقی تەمیز کردو، ئۆتاقە هۆتلی تەمیز کردو. دایکی زەنگی بۆ داوتی ڕۆڵە چێژ مەکەری، وتی پوتسن ماخن مەکەرو، پوتسن ماخن مەکەرو، یعنی ئۆتاق تەمیزەکەم. ئەتە دایکیشی وە پێیوا بوو پوتسن ماخن فرشتە مهمێکە، شغڵە مهمێکی ئەس کوڕەکەی. تەوەجۆکەن چەندێک لە ئێمەمانان گزارشێکی دروستمان لەم ئوروپا کە تیا زندگی کردا بە مەردەمە خۆمان. بزانە مەردەمە ئێمە ئێژێ یەکێ لە شار هات کە سۆ هەواڵە شارە پرسێ. مەردەمە ئێمە نێنە ناوە شارە، سلێمانی شار نییە، سنە شار نییە، کرماشان شار نییە، هەولێر شار نییە، تاران شار نییە، بەغا شار نییە. بە کامە تعریف شار نیەن. بە تعریف شارە دنیای مدرن لەگەڵ بچووکترین شارەکانە ئەڵمان و فەڕەنسە و ئینگلیسا قابلە قیاس نیەن، چون ڕەوابتێکەوا لە ناویانە ڕەوابتە شار نییە. ئەو جار ئیستا ئێشی ئێمە لەگرات دانیشین تەوزیحی بدەین ڕەوابتە شار چێ. کەواتە ئێمە لە بربەستەکان و بەحسمان کرد. بربەست یعنی چی؟ بزانە
دایک و باوکە من مقصر نییە، برای من مقصر نییە، تۆیە کە ئیستا گوێ لە من ئەگری، وایتە هەڵەبجە، وایتە سلێمانی، وایتە تەوێڵە، وایتە کرماشان، وایتە جوانڕۆ، وایتە بووکان، وایتە مەهاباد، وایتە سنە، تۆ مقصر نییەی بەرامبەر بە دنیای ئێمڕۆ دیدێکی وەسیعت نییە. تۆ مقصر نییەی کە نازانی شار یعنی چی. من ئیستام قساکەم تۆ ناڕەحەتەوی بۆ چون ئەوانەی کە لە ئەوروپا گەڕیاگنەوە هاتکن بە ئێوە فەخریان فرۆشتگە. فەخر بەڕاستی ئێمە لە ئەوروپا مرەتەب بووگین، بەڕاستی ئەوروپا وایە، بەڕاستی سەلوتە هەڵەکەوێ ئامبولانس تێت، بەڕاستی ئەدوەنە دکتۆر، بەڕاستی هەموو شتێک بەلاشە، بەڕاستی ئیشی سۆشیالمان پارەمان پێدەن، بەڕاستی خانووبەرە تەواوە، تۆ خۆت ئەفرۆشی تۆ بە خەڵکی، خۆت ئەفرۆشی تۆ بە خەڵکی. یانم های تۆ ئینسانە مهمێکی، یانم های تۆ ئینسانێکی کە یە وچەیەکی ئیجتماعی و یەک شخصیەت و یەک کارکتەرێکی شت هەس. ئەمە لەکوێ دەرەکەوێ؟ لەوەی کە تۆ 5-6 هزار پۆند پوڵی شێبردگەسۆ تەخشان و پەخشانەکەیت و ڕانە کاوڕ ئەخۆیت و ویسکی ئەخۆیت و چوزانم تەفریحاتێ ترەکەیتر، کەنیشکە فەراری و چوزانم ماساژ پلیس و ئەمانی شاڕۆی وما بەقیە بە حەسرەت و تەماشای تۆکەن، وەلی تۆ واقعان هیچێکە بۆوتن نییە، بێجگە لە یەکسری چتە تکراری شتێکە بۆوتن نییە. بزانن ئەمەی کە تۆ ورد بوویت و ئاعەل لەگرا بزانی چه گوزارشێ بە مەردمە مەملەکەت خۆت ئەدەی، بزانن ئەم مەردمە چه اتفاقی قرارە بۆیان بکەفێ، ئیمڕۆ چه شکلیە، سۆحا چه شکلیە، ئەم ئوروپا ئێمە واینتیا چه شکلیە، کەسانێکەوانە ئوروپا. تا ئیستە لە خۆتان سوالتان کردگە ئەم شغڵ و مەشاغڵەی کە ئێوە هەستان و دۆلار و پۆند و یۆرۆی پێدەرتێرن و بەم پۆند و دۆلار و یۆرۆ شخصیەتتان پەیا کردگە، تەخشان و پەخشانی ئەکەن، ئەوەی کە تا دوێکەن نەتان بووگە ئیستە لە پشتە بەخشینە 100 یۆرۆ بە خەڵکی پەیای ئەکەن. چەنێ لە ئێوە بابەت شغڵێکە لە ئوروپا ئەیکەن ئەحساسەکەن ئینسانهای مفیدێکن، ئینسانهای مفیدێکن. ئەم مەشاغڵە کە ئێوە لە ئوروپا هەستان، من هەڵی بژێرم ئەکسەریەتە ئێوە ئێژم لە مەشاغڵە خەدەماتیە خوار و فرەفرە خوارۆ، کارە تاکسی، کارە کەیترینگ و خەدەماتە قەزایی، ڕێستوران، پیتزا شاپ، فاست فود، تیک ئەوەی، کارە دلیڤری. چەندێک لەم کارانە ئێوە ئەیکەن کارهای مهمێکە، چەندێ لە کارهایە کە ئێوە ئەیکەن. ئەمەی کە تۆ زەحمەتە کێشاگە لە سلێمانی و لە کرماشان و هەڵساگی هاتکی بۆ ئاڵمان، هاتکی بۆ بریتانیا بوویتۆ پەنابەر و ئیستە مانگێ 1000 یۆرۆ پوڵە سۆشیالە بێکاری پێدەن، وایتە کونە مشکێکە 20 متر جێگەس، و تۆ ئەتوانی بەم 1000 یۆرۆ کرایە ماڵەکەت بدەی، هەرچی ڕشەوە قولە مامرێ بخۆی. ئایا تۆ لە خۆت سوال ناکەی ئەم پوڵە بۆ ئەدەنوە تۆ، بۆ ئەیدەن پێت؟ تا ئیستە فکر کردگەسۆ چەنەی لەم مەشاغڵانەی کە لە ئوروپا هەست مەشاغڵێکی زەروریە لە ناوی جامعەیەکە. وەختی تۆ ئیژی بوروکراسی، وەختی ئیژی دنیای سەرمایەداریە نەئۆلیبرالیە جەهانە بەرتەر، تۆ تماشای ساختمانەکانەکەی. بزانم من باوکم هاتە لەندەن، وتی ڕۆڵە ئەمەسە لەندەن، وتم بۆ بابا، وتی بریا حەج وەخت چاومە لەندەن نەکەوتە، دەیخۆ کرماشان خۆشترە، کوا ساختمانی، کوا بورجی، ئامە چییە ڕۆڵام کەلاوە. خۆ باوکە من قیاسی لە شار ساختمانە گەورە بوو، ساختمان مەسەڵەن پلاسکۆ، مەسەلەن بورجە فڵان، مەسەلەن حەج خۆش نییە، وتیم لەندەنە نەخۆشە نەقەشەنگە، حەج نییە، ئامە چییە؟ مەکەی شار. من مەشایە چۆن قسەم کردایە کە ئەمە چۆن شارێکە، چۆن پێژنێکی لە مۆدەرنترین شارەکانە جەهانە،
چۆن ئەسڵەن ئاغازە مۆدەرنیتەوە شارە مۆدەرن بە باڕەوەی وەکو لەندەنێژن بە جێگەی وەکو پاریسێژن فەرقی چێتە کە کرماشانە چه فەرقێکی هەست کە باوکە من لە کرماشانە خۆی بە شارنشین ئەزانێ کابرایەکەوا لە لەندەنا خۆی بە شارنشین ئەزانێ تەفاوت ئەمانە چییە؟ بزانن من فرە کەسێک ئەوێنم تێب لە ناوەم دیبەیتانە ئێمە بەرخوردە ناشایستەکە ئەنووسێت کە ئەمانە نەقد نییەن تەحلیل نییەن بەحسە سیاسی نییەن ئەمانە بەحسای ئیجتیماعی نییەن ئەمانە فەقە حەملەکردن و تۆهینکردنە تۆهینکردنە بە تەوەخۆمە براکەم تۆ نافەهمی کارە علمی چه شکلیە نافەهمی نەقد چه شکلیە نافەهمی کارە سیاسی چه شکلیە تۆ نافەهمی چون تۆ مەجالسە جۆرا و جۆر نەچووگی تەبیعەتەن ئێستا من قسەکەم کاوراکە گوێم لێگرێ چون لە توولە عمریە لە ناو مەسائلێکی پیچیدا زندگی نەکردگە چوار مەجلس نەچووگە بەحسهایە کە بەحسە دنیای ئیمڕۆژێ جەوامعێ غەربیە نەیبیستگە نازانێ و ئەزانێتم هەر خەریکم قسەکەم ئێستا من خەریکم ئێژم کەسێک لە شار تێت و هەواڵە شارە پرسێ ئەمە یعنی چی؟ کەسێک لە شار تێت و هەوارە شارە پرسێ من ئێستا ئێوەم ڕوبەڕوو کردوتەکە یەک پرسیار ئەرێ ئەوانەتان وا قەوم و کەسوکارتان وا لە ئەوروپا تێت و چەنێ گزارشە دروستیان لە ئەوروپاوە تۆداگە من پێتێژم لە ئەوڵە چ گزارشێکی بە تۆداگە لە ئەوروپا ئیش هەیە لە ئەوروپا بەڕاستی ئەمنیەت و پارە هەیە لە ئەوروپا بەڕاستی حکوومەت هەیە لە ئەوروپا بەڕاستی نەخۆشخانە بەلاشە دکتۆر بەلاشە لە ئەوروپا بەڕاستی کەس لە برسان ئەمری لە ئەوروپا بەڕاستی گشت کەسێ سەقفی هەیە لە ئەوروپا بەڕاستی سەلوتی پێت هەڵکەوێ فەورەن ئەمپڵانسێ تێتۆ دەمتۆ ئەمە هەمان گزارش نییە کە بە ئێوە یەکەن ئەمە هەمان گزارشە ئێوە گرتکتانە دروستە لە ئەوروپا هەموو شتێ دروستە و لەسەر جێی خۆیەتی و لە ئەوروپا بەڕاستی ئەوروپا و خۆشترین وڵاتە دنیاس و ئەمە گزارشێکە کە ئێوە داکتانە بە مەردمە ئێمە و مەردمە ئێمە وا تێئەگات لە ئەوروپا لە بەدترین حاڵەتیشی ئامەسە کە تۆ چووگی بۆ ئەوروپا و خۆشە گوزەرینیت و هەر ڕۆژنی وا لە پاڵتا و دائیمەن وەکو کێچ خەریکی پەڕینیت و یا دائیمەن مەسیت و یا دائیمەن دانسەکەیت و سەما ئەەکەیت و کاورای بێ مستەوایش ئاوا خۆی فرۆشیت و بە خەڵکی بەڕاستی و ئێمە واینە ئەوروپا و ئەوروپا زۆر خۆشە و چی بکەین و تازە ئیتر واینە ئەوروپا دروستە ئەمە دروستە ئەم دیبەیتانە بۆ کەسانێک ئەکرێ کە سەرەوەی 18 ساڵن بۆ کەسانێک ئەکرێ کە لە ناوە جامعە زندگیەکەن من ڕۆژێکیانە بەحسێکی فەمینیستیم گوێدا لە ژنێکی ئەمریکایی وتی ئەوانەی کە قوربانیە تەجاوزن تەبەقەی متەوەسەتە بەرەوبانی جامعەی ئەمریکان بۆ وتی بۆ خاتریەوەی ژنانە تەبەقەی متەوەسط بەرەوبان فرە نەرم و ناسکن دنیا فرەوە پەپولە ئەوێنن بۆیە لەم غەڵەتە کە ئەکەون توش ئەون وەلی ژنانە تەبەقەی کارگەر تەبەقەی خوارە ئەوروپا ئەزانن جامعە پڕە لە گورگ کە تێنە دەرەوە کەسێک گەرە کێسی دف حملەیەکیان پێ بکات تەماعێکی پێیانەوە بوێت جوابی ئەدەنەوە ئەڕۆن بە گەلوویە ڕووی خۆش نیشان نادەن ئەمە ئەو گزارشە بوو کە ئێوە ئەو دای چەندێک لە ئێوە تەسەورتان بەرامبەرە بە ئەوروپا ئەمەسە کە من ئێستا بەحسی یەکەم بزانن ئەگەر ئێوە فکرەکەن حەوزەی علوم ئینسانی و حیاتە ئیجتیماعی و جامعە شناسی و ئەمانە جێگەی ئەوە نییە کە تۆ مەسائل ڕوت بەحسکەی ئەوەی نووسەرە ڕۆمانێک ئەنووسێ ئیشی بتوانێ وەکو گاوانێ قسە بکات بتوانێ وەکو گاوانێک کەفرکە وەکو گاوانێک جمێن بدات بتوانێ وەکو ئینسانێکی ئاکادمیسیەنیش فاخر علمی و ئاکادمیک قسە بکە تا بتوانێت کتاوێ بنووسێ و شخصیت پەردازیە لەم کتێوە بکە وە ڕۆمانە بکات تا تۆ بناسێ پیاگێک کە گەرەکی ڕۆمان بناسێشی دنیای ژن تا حدودێ بناسێت کاراکتەر ژنانێک کە گەرەکێسی دروستیکا بناسێت نۆ ئەنگاهیان بە زندگی لە زەوایای کاراکتەرهای جۆرا و جۆرە ژنە بناسێت تا بتوانێت مەحسوڵێ بداتە دەرەوە کە ئەم مەحسوڵە قابل خوێندن وێ من ئیشی دیبەی تێ بکەم ئەگەر
ئەگەر من ئاو لە ئاوەنا ناکوتمەوە، ئەگە من سەرخوام ناشکێنم هەروان لە خۆیوە ئاتڵ و بەتاڵ نییە. هەدەفێکم هەز لەم دیبەیتانە، هەدەفم هەز لەم پابلیک فیلسۆفیە، هەدەفم هەست کە تۆ متەوەجی مەسائلێ بکەم، شتانێ بە تۆ فێر بکەم کە تا ئیستا فێرینەوەی. تەمامە مخاتەبینە من لە ئەقشارە جۆرا و جۆرە کۆمەلگای کوردەوارن، لە ئاستە جۆرا و جۆرە فکریە. هەست کەسانێک کە ئینسانهایەکەن حکمەتێکیان هەست، ئەم بەحسانە ئەتوانێ بۆیان شیرین و حداقل فێر بوون کە چۆن مەسائل بنێنە کناری یەکتریوە، یا حەڵقەهای مەفقودەیەک لە زەهنە خۆیانە مەوجودە کە ئەتوانن لە دیبەیتەکانە دەریکێشن. هەن کەسانێک کە هیچ پشتوانەیەکی معرفەتی نیانە. ئەوە وەزیفەی منە بتوانم جۆرێک سرنجەم ئاغا بە بەشێ لە کەلەمات خۆم ڕابکێشم. ئەمە بۆت من مەجبورم هەنێ مەسائل بێژم و هەنێ جۆک تعریف کەمەوە و هەنێ پند بەحس و هەنێ ڕەوایەت و هەنێ چیرۆک تعریف کەمەوە کە شەرواڵیان نێ لە پێیا، دەرپێکان لە پێیا داکەندگن. ئێوە گشتتان ئەمانە ئەزانن بۆ یەکتریشی تاریفەکەنەوە بە جۆک و بە ئسمسیش بۆ یەکتری هەنێرن. ئەزانی مسالە ئێمەمانانێک کە واینە ئوروپا و خەڵکە خاوەرەمیانەین و خەریکین 500 دلار و 100 دلار و 1000 دلار و 2000 دلار و 5000 دلار دەرتێرین وەینەکێ یا حکوومەتە حەلیمە کوردستان. بیستێکتانە بارها حکوومەتە حەلیمە کوردستان ئێژێ و کوردەکانی ترێژێ ئەگەر زرنگن بڕۆن بۆ خۆتان لادەیەک ئازادکەن، ئەگەر زرنگن بڕۆن بۆ خۆتان لادەیەک ئازادکەن. یانم های ئێمە فرە قارەمان و بگین و فرە کوردپەروەر و بگین و فرە سیاسەتمەدار و بگین و فرە ئینسانهای مهمی کوگین کە ئێستا سلێمانی و سێمە حافزەمان وا لە بەردەسا کە حکوومەتە حەلیماندانیاگەن. مەسەڵەن بەمنە کرماشانیژن تۆ ئەگە پیاگی بڕۆ کرماشان ئازاد کە کارە چیە بەسەر ئێمەوە. تەوەژۆکەی ئەمە زانی حکایەتە چییە؟ ئەژێ دوودانە حیز گەی، دوودانە حیز هەرتکیان بەلای یەک و دانیشتوون حەزیان ئەکرد تەکە یەکتریا سەکسێ بکەن، بەڵام نە ئەم ڕووی بوو بە ئەو بێژێ نە ئەو ڕووی بوو بە ئەم بێژێ. یەکێکیان هەڵگەڕیاوە وتی برا من مەتەڵێ ئێژم، ئەگەر هەڵە هاورد بێ بکە، ئەگەر هەڵە نەهاورد منەکەم. ئێژێ باش ئێژێ ئەمە چییە وا لە سەرە دیوارە دائەنیشی سمێڵیشی هەز ئێژێ میاو؟ تەبیعەتەن تۆ مەتەڵ لەمە ڕاحەتتر ناتوانانی بێژی بە کابرا کە جواو باتۆ کە ئەو بکە. ئەمیش کە دڵی وا پێوە خۆی بدا نەبکە خۆی خا بە غەڵەتەوە. ئێژێ قاڵاوە ئەوەکیژی ئافرین بێ بکە. پس تۆ لەگرا دوو حیزێدی هەرتکیان دڵیان پێوە بدەن. یەکێکیان مەتەڵێکی ود مەتەڵەکە فرە ئاسان و ئەو هەڵیە هاورد، وەلێ ئەویش دڵی پێوە خۆی بدا، جواوە غەڵەتەکەیدا هەڵی نێرێ، ئەمەکی لەو زرنگتر وتی ئافرین بێ بکە. ئێمەی خاوەرەمیانەی کاتکین ئەوروپا دەقیقەین واینە شەرایەتە دوو حیزەکە. لە خۆمان ناپرسین ئەرێ بوو ئەم پوڵە ئەدەنوە ئێمە. ئافرین قاڵاوە بێ بکە. دەوڵەت ئینگلیزیژی ئافرین قاڵاوە بێ بکە. باشە ئەم گشتە ئینسانە بێ ئێستعدادە لەم جامعەی ئێمە بۆ لەگراتێنەوە سەلکە دۆلارە هەنێرنەوە پۆندە هەنێرنەوە بۆی هەنێرنەوە. تەبیعەتەن هیچ کەسێم سوالە لە خۆی نایکە. مەشاغڵێک کە ئێوە هەستان لەم ئوروپا نە مەشاغڵە زەروریە، نە مەشاغڵە مهمێکە، نە تەسیرێک لە ڕەوەندە اقتصادەم جامعەدانێ. فقط تۆ هاتکیتە ئەگرا وەکو جنۆکەکان حەزرەتە سڵێمان مەشغوڵە ئەکەن تا مەشغوڵ بین. ئەم جنۆکانەی حەزرەتی سڵێمانمە تاریف کردگە جارێکی تر تاریف یەکەم ئەم دەفعە نیوە دەرپێی قسەکەدا ئەکەنم. ئێژێ پیرەژنێک چووە لای حەزرەتە سڵێمان وتی حەزرەتە سلێمان ماڵم نییە، ئێژن تۆ پاشای جن و ئینسی، بۆ تۆ عیب نییە من ماڵم نییە. وتی دەی چی بکەم پیرەژن؟ وتی دوو جنۆکەم پێ بە ماڵم بۆ دروستکەن. وتی پیرەژن ئەمانە سەریع کارەکەن، خۆر هەڵهات ئێشێ کارکەن تا خۆر ئەنیشێ. نیوە ڕۆکاریان تەواو بوو، وتیان پیرەژن کارێکن نییە، مەشغوڵیان کە ئەنا ماڵەکە هەڕۆژێنن.
وتی باش پیرەژن جنۆکەی برد و جنۆکە دەستیان کردووە کار و ماڵیان بۆ دروستکردانی وەڕۆ. پیرەژن شای زەوق بوو، ماڵی نەدی و چاوی کۆتۆ ماڵۆ بووە، خاوەنی ماڵ لە بیری چوو سڵێمانتی پێوت. وتیان پیرەژن کارێکە نییە. پیرەژن وتی نەوەڵە دەستان خۆش. جنۆکە دایان لە ماڵیان هەڕۆژاند. پیرەژن ماوە لای ئێوارە بێماڵ. دیسانەوە ڕۆژت توایی چوو بۆ لای سڵێمان. وتی بابا غەڵەتم کرد. وتی نەموت پیرەژن. وتی دەی غەڵەتم کرد وەلی ئەم دەحفە کارێکیان پێ ئەەکەم باوە دەواری دۆمی نەکردوێ بیدەتەوە کارە نەوێ. تا نیوەڕۆ ماڵەکەیان دروست کرد. نیوەڕۆ وتیان پیرەژن کارە نییە. وتی با. پیرەژن دەرپێکەی داکەند، ئەورەتی نیشانیاندا. وتی ئەم دوو ترێشکە باوەشێنێ بگرنەوە دەستانەوە، ئەوەنە بای بەن تا ئەم دوو ترێشکە یەک بگری. ئەوانی شروعیان کردو باداندەی ترێشکێفتری نەگرت. ساعتێ 2 ساعت 4 ساعت 5 ساعت دەی فێنکی دای لە دڵ و ڕوودەی ژنەکە مەعزەرەتم هەست لێ قۆمیا لە خوارو گردەکونێکی تێبوو. جنۆکە دەرچوو. پیرەژن وتی بۆ کێوتی لە بەیانیەوە خەریکینەوە دوو ترێشکە بنێنە قەیەکۆ لە خوارۆ گردەکونێکی تێبوو حەزرەتی سڵێمانیش نایگرێت. کاکە ئێمە بۆ وەینە جنۆکەکانە حەزرەت سڵێمان هەر لە خۆمانەوە مەشغوڵین مشتێ پۆل بخەنە کەف دەستمان. ئەوانەتانەوانە ئوروپا، ئەوانەتانەوانە ئەمریکا، ئەوانەتانە هاتگنە ئەگرا ئەڕۆنۆ 2000 یۆرۆ 3000 یۆرۆ 4000 یۆرۆ پوڵەوەنەوە تەکی خۆتانە. تۆ فەرقە چییە تەکە ئامۆزاکەت هەوا لە کرماشان و سنە دانیشتگە؟ تۆ چۆن 4000 دلارەوە لە گیرفانە ئەو نێسی؟ سوال تۆ چه کامە خەلاقیەت، کامە ئستعداد، تۆ کامە بەهرەوەری دواتیە ئەو نێسی؟ سیاقەتەکەی ئەویش ئەیکا، قسە ئەەکەی ئەویش ئەیکا، ساندویژ ئەتوانی دروستکەی ئەویش ئەیکا، سەیارە ئەتوانی بشۆری ئەویش ئەتوانی بشۆری. ئەو بۆ پوری نییە تۆ هەسە چون تۆ زەحمەتە کێشاگە فرەکارە مهمێکە کردگە هاتکیتە ئوروپا 3000 کیلومتر ئەم اتفاقی بۆ خستەکە بۆ مەشاغڵ و ئستعدادێک کە تۆ هەست کە لە جامعەی خۆتا پنسێ ناکری لەم ئوروپا پوری پێدەرتێنی. سوال بۆ من مطمئنم تۆ حیچ و خەم سوالە لە خۆت ناکەی و مطمئنم حیچ و خەم سوالە فێرە خەڵکی ناکەی. ئەو جایتە تۆ مهم نامێنی تۆ کە لە بریتانیا چووگی تۆ مهم نییەی. تۆ ئیشێ بێژی تۆ فرە پیاە مهمێکی لەم بریتانیا و خەریکی و ماشینە مردم ئەشۆری هوڤرەکەیت و جاڕوە کێشیتە ناوە کەفە ماشینە مردم و نایژی مەشاغڵە چێ مەشام لە خۆی شمەکادا فکر نەکە من گەرەکمە خۆم مهم کەم. نە سوال ئەم پوڵە مفتە من بۆ ئەیگرم لەگرا لەوێ نایگرم. ئەمە خیلی سوالە مهمێکە، خیلی سوالە مهمێکە. تاتو فرق فيما بين لندن وفرق فيما بين كرماشان بفهمي. بۆچی لەم بریتانیا تۆ بە مەشاغڵێک ئەسە مهم نییە پوڵ دەرتێری بەڵام لە جامعەی خۆدا ناتوانانی دەربێری؟ کابرا لە جامعەی ئێمە فۆق لیسانس دکتۆرای گرتگە پۆست دکتۆراس نانی نییە بیخوا 2 ملیۆن تومەن حقوقەگری 1000 دینار حقوقەگری ببەخشن 1 ملیۆن دینار حقوقەگری بەشی حیچی ناکە ئەم مەعاشە. ئەی چۆن کاوراتێتەگرا قسەی زلە ئێمە حدودە 300-400 هزار نەفەر کوردمانوا لە دەرەوە تۆ بگرە ملیۆنی 2 ملیۆن. چۆن ئەمانە تێن و قسەیان زلە هیچ کامیشیان ڕێیس جمهور نییە، هیچ شغڵێکی پرستیژداریان لەم ئوروپا و ئەمریکا نییە نێسیە. چۆن یەکە دوو خانوویان هەسوو هەر دەحفەتێنەوە 300-400 هزار دلار پوڵتەکە خۆیانە تێنەوە بە تۆ نایەژن فەرقە ئوروپا تەکە سلێمانیا چییە؟ بەڕاستی لەوێ ئیش هەیە و بەڕاستی لەوێ پارە هەیە و بەڕاستی لەوێ حکوومەت هەیە و بەڕاستی لەوێ هەموو شتێ هەیە و هەموو شتێ هەیە و ئەمانە نەبەریان بە تۆ گر کە من بەحسم کرد بربەستەکان چین کە تۆ تێناگەی. من ئەگەرم قسانە نەکەم بربەستم لەبەر پێی خەڵکە کوردەوارە کە گزارشە دروست بە خەڵکە کوردەوار نادەم کە پێیان نایژم ئەگرا بۆ فەرقە کاتەکە ئەوێ فەرقم مۆسکۆ تەکە لەندەنا چییە، فەرقم مۆسکۆ تەکە کرماشانە چییە.
بۆ ئەگرا پێی ئێژن جیهانێ مۆدێرنە جیهانێ ئەوەڵ وە کشوەرانە بەرتەرە سەنعەتیە جیهان قودرەتمەندە جیهان ببورن وەلای ئێمە پێمان ئێژن دواکەوتک چه اتفاقێک ئەفتەکە فەرقەکە وا لەکوێ بربەستەکان وا لەکوێ بۆ ئەگدێ لە ئێمەمانان تێتە دەرەوە ئەچێت و ئەوێ هیچ گزارشێ نادا بزان ئەوسا خەڵکی تازە لەگەڵ ئەم شارە جەدیدە ڕوبەڕوو بووە کاورە لە لادێ هەڵەسا ئەچوو مەسەڵەن ئەم بەغای تازە سازی چاو پێەکە و لەم بەغا حەلاقخانە بوو ئارایشگاه بوو ئارایشگاش دیکتانە ئاوێنەی فرەوا لە دەوروبەریە کاورا هاتوو گزارش با بە خەڵکەکەی بێژشتە عەجیبێکم دی وتی و لام کرد و ئەم لاوە سیۆڵ ڕەشە سوێڵ قەترانی لام کردە ئەو لاوە سیۆڵ ڕەشە سوێڵ قەترانی لام کردە پشتە سەر سوێڵ ڕەشە سوێڵ قەترانی یعنی خۆی چوومە جێگەیە لام کردە ئەم لا سوێڵ ڕەشە سوێڵ قەترانی لام کردە ئەو لا سوێڵ ڕەشە سوێڵ قەترانی خەریک و گزارشی جێگەیەکێدا بۆ خەڵکی خەڵک نەیدی بووە میش نەیتوانی بێژێت چییە ئاوێنە دانراو بە دەوروبەریە تەبیعەتەن ئەم سەری ئەگەر تاشی ئەوسا لە جێگەیەکە دانیشت و کاورایەک و برینێ وە شتێ سەری تاشی بۆی قژی بەڕێ و بۆی ئارایشگای چاو پێ نەکەوتوو ئەی ئێوە بۆ هیچ گزارشی دروستێکدان نەدا بۆ ئێوە گزارش نادەن چکارن نە بۆ ئوروپا ئەزان ئاخرین بەحسە جەوامع ئوروپایی چییە مثلا ئەوانەی کە فکرەکەن قسەهای ئێمە قسەهای علمیە ئەکادیمیکێ مهم نییە بڕۆن ئاغای مایکل ساندل ئوستادە فەلسفەی سیاسیە دانشگاه هاروارد فارغ التحصیل دانشگای ئەکسفۆردە فەلسفەی ئەخلاق دەرسەدا کورسیەکەی جان ڕۆڵزی وا لە ژێر دەسا وا لە سەرە کورسیەکەی جان ڕۆڵزا دانیشتەکە دەرەسە ئێتر فکر ناکەم لەمە مەقامە علمی تر لە دنیای ئەمڕوا بوێت وە فەلسەفی تر هەز نە کورسیەکە کە ئشغاڵی کورسی هەست بۆ خۆی لە دانشگای هارواردا لەسرە ئاخرین فیلسوفە ئەخلاق دنیای غەرب بەناوە جان ڕۆڵز لەسەر کورسیەکەی ئەو دانیشتەکە دەرەسە ئەزان لە دوران کۆرۆنا ئاغای مایکل ساندل چه کتابێکی نووسادە بەحسە چیەکە ئاغای مایکل ساندل لە فەلسەفەی ئەخلاق و فەلسەفەی سیاسیەها بە شوێنم مەقولەیەک بەناوە عەداڵەت جەست و ئیکوەڵەتی یعنی بەرابەری عەداڵەت و بەرابەری تێبەڕەسیەکە لە ئیاڵەتە متحیدەی ئەمریکا جامعەی ئەمریکا تەکە کامە تەهدیدانە ڕوبەڕوە ئاغای مایکل ساندل ئای مایکل ساندل حملەکە بە ئەخلاقە مریتۆکراسی یعنی شایستە سالاری سوالەکە ئەنچێ کە باعەسە ناعەداڵەتی ئەوەی چییە و ئەپرسێت تەمامە ئەمانەی کە پێیان ئێژن ئینسانهای شایستە و نوخبە کە لە پشتە ئەم شعارەی How much you earn depends on how much you learn. چەنێ تۆ دەرتێری بەستگی هەست بەوەی کە چەنێ تۆ فێر بوویت و ئەمانە ئەگەر لە کالە چایە گەولا فێرە تەحسیل نەبوون و لیسانسێکیان نەگرتوێت پوڵەفرە دەرنایرن سوالەکە کێ پێوانەیە ئەمەدانێت کێ پێوانەیە ئەمەی کە ئەم شغڵە مهمێکە و پرستیژە اجتماعی هەست ئێشێ پوڵ دەروێرێ و ئەم ئاغا شایستەست کە مەسەڵەن ساڵی $1 ملیۆن حقوقی وێ بەڵام کرێکارێکی چادە ڕانندەیەکی ماشین سەنگین ساڵێ $50,000 دەرنایری کە کارەکەی سەخترە مەسئولیەتەکەیشی سەخترە و فرە مفیدتریشە بە حاڵە جامعە تا کەسێکی تر ئەم بەحسە لەگرا بگرن تا بگەمە سەر مەوانەعێک کە بەحسم کرد بزانە ئەوسا ئەیانوت یەکێک لە دەلایلە کە جامعەیە ناڕواتە بەرەو سەنعەت نایەتە ناوی خەڵکی بەرهەمهێنەر نییە خەلاقیەتی نییە جامعە ناتوانێت تۆلیدە ثروەت بکە ئەمەسە کە مەردم بێسەوادن دەی بۆ خاتری ئەمەی مەردم سەواددار بوون چه ئێشێ ئێتفاقی بکەفێ ئێشێ حکوومەتی دروست بوویە کە ئەم حکوومەتە
پەروەردە و ئاموزش و پەروەرشی مەجانی بەلاش ڕایگان بدامە بەردەم. یعنی هەر کەسێک لە سەرزەمینێکا کە ناوی دەوڵەت ملەتە، عێراقە، ئێرانە، تورکیە، سووریەس، لەدایک ئەوێت موەزەفە بڕواتە مەدرسە تا بتوانێ فێرە علم و دانش بوێت تا شەرایەتە بەرابەرە بۆ شکوفابوون و ئەشکەوتنە ئەشکەفتنە استعدادەکانی مهەیاوێت. ئیتر فەرق ناکا کەورە کوڕە کارگەرە، کوڕە حەماڵە، کوڕە فەرماندارە، وەیە کۆڕۆنە مەدرسە لە ڕقابەتێکا کە ئەکرێ بۆ ئشغاڵە مەشاغڵ ئەم کاورە هەرچەنێ استعدادی بوێت ئەتوانێ بەو میزانە استعدادە خۆی شکوفا بکە کە کۆمەک بکات بە جامعە. خب لەسەر زەمینە ئێمە اتفاقە کەوت ئاموزش و پەروەرەشە ڕایگان ئەکەین و هەسمان. سوال بۆ مەشاغڵێک بۆ ئەم مەردمە مهم موجود نییە. بۆ موجود نییە. پس تۆ لەگراوێنی بارە ئەوەڵ وتیان بربەست ئەمەسە مردم بێسەوادن، بربەست ئەمەسە مردم لەوانەیە بێپوڵون فەقیرون کوڕە کارگەرێک پوڵی نەوێ بڕوا مەعەلمێ بگرێ بڕواتە مەدرسەی خصوصی دەرس بخوێنێت تا بتوانێت استعدادەکانی شکوفا بوێت تا جامعە بەهۆی استعدادە ئەم ئینسانە پوڵدارەوە بێتەوە. لەذا حاکمیەت ئێشێ بێ، حکوومەت ئێشێ بێ ئاموزش و پەروەرشی مەجانی بدات تا استعدادەکان شکوفا بوون. ئەمە ئەڕوویە پشتە کامە مەقولەیە بەرابەری دروستکردنە شەرایەتە بەرابەر بۆ خاترە ئەوەی کە وەختێ کەسێ لە شەرایەتێکی بەرابەرا بێتە دەرەوە ئەمە ئیتر قەهرەمانە، ئەمە ئیتر خۆی برگێسیوە، ئەمە ئیتر زەحمەتی کێشاگە، شەو نخوونی کێشاگە، فرمێسکی ڕژاندگە، بە دیارە چراوە دانیشتگە و حەقی خۆیسی نازە شەستی بردیوە بەدیوە. خب ئیسا لە دنیای غەرب ئاژن وانی ئاغا وانیە حیچ شەرایط بەرابەر نییە ئاسڵەن. مهم نییە تۆ لەکوێ مەملەکەتە دەرسە خوێنی، تۆ لە کالەجە خصوصیا دەرسە خوێندی و فەرقی کاتەکە کالەجە پابلیکە. تۆ هەر کوردێتێت ئەم سەرزەمینە و فەرفاسێ دیکتە معمولەن لە دانشگای یاڵقوزابادا مەدرەکێکی گرتگە، دانشگای کەونتری و دانشگای نازانم کوێ. لەم بریتانیا دوو دانشگا مهمە، یا ئۆکسفۆرد یا کەمبریج. یا سکول ئاف ئەکۆنۆمیە لەندەن. ئەیتر تۆ لە هەر کوێچووکی بۆ خۆت مەدرەکە گرکە هەڵی خەرەوە بۆ خوات وە چه دەردێکە خوا هیچ دەردی. تۆ فکرەکەی مەزەن کاورە لیسانسە دانشگای ساسەکسی گرتگە، دکتۆرای دانشگای ساسەکسی هەز، ئۆستادە دانشگاس مەزەن چەنێ حقوقیسی چەنێ مەعاشەگرێ خۆی بتەقێنێ ناگاتە ساڵی 40,000 پوند، ناگاتە ساڵی 40,000 پوند. کاورایش کافی چاپێکی دانیاگە، پیتزایەکی دانیاگە، ساڵی 80,000 پوند 100,000 پوند دەرتێری. خب ئالەگرا ئاغای مایکل سەندل بەحسێ بەترەحەکە کە ئاغایان ئوسوولەن کێ هاتکە ئەم مەبانیە میریت وە شایستە سالاریە دانیاگە، کێ هاتگە وتکێسی فڵانە شغڵێکی مهمە و ئیشێ بە ملیۆنها دلار حقوق بی، بەڵام شغڵێک کە احتیاجی بە وەفاداری، ئەخلاق، وجدان هەست، وەکو پەرستاریە لە مناڵ، وەکو ئەیوەتکردنە پیرەژن و پیرە پیاک، شغڵێکی پەستە، حقوقێکی کەمی پێ ئەدەن، مینیموم وەجێزی پێ ئەدەن و ناکەوێتە بەرچاوە جامعە. بعد خۆی سوالەکە ئەژێت 2 لە 3 مردمە ئەمریکا تەحسیلاتە دانشگایی وە کالجیان نییە، نێسیان ناتوانن لە ئۆهدەی بەر نایەن. بۆ ئەوانەی کە فکرەکەن حقوقە ملیۆنی ئەگرن خۆیان بە تەنهایی لە موفەقیەتە خۆیانە سەهیم بووگن. سوالەکە بۆ فکرەکەن خۆیان بە تەنهایی. تۆ ئەگەر لە خانەوادێکی پوڵدارە لە دایک نەبووایتە کوا موقعیتە ئەوەت بوو کە شەهریەیە دانشگای هاروارد بی، ئۆکسفۆرد بی، چۆن نەتوانی بیدەی هەمچین شەهریەیەک هەمچین پوڵێک نەدەتوانی. کوڕە فەقیرێ ناتوانێ بڕواتە ئەوێ.
در صورتی که حساس ترین شغل های که جامعیان دروست کردگه امرو و پشت گوی خریاگن که انهو فلان کس که لفلان جیگه $1,000,000 حقوق اگرید فرا انسان مهمه که امریکای دروست کردگه و امام کارگران و مشاغل خدماتی و مشاغل تخصصی نین که دروسیان کردگن. آی مایکل سندل اجی اما سیچد لسیاست ما نایشی بگورین سیچد چتا اول اما ایشی کرامت بگرینینو بو شغل اما یک کرامت بگرینینو بو شغل اوانیه که تو پیش زندگی بکی شغل ایشه پرستیج اجتماعیت بیبا احساس مفید بون ناو جامعت بیبا جامعه احترامت بو دابنید و مثال تیریتو لمارتین لوتر کینگ رشبیس که ایجی او کارکه کاورایک ایکات که آشغالکان کو اکاتو تنک خولکان کو اکاتو لکار دکتور و برابریه کاتک کار دکتوره چون فیزیشن و دکتور آلودگیکان ناو بدن تو پاککاتو ام آغای کارگر شارداریه ام آغای آشغال جمکره همان کارکا عفونتکان و عوامل میکروبی و ایجاد نخوشی اکن لاو جامعه کوکاتو اما مایکل سندل تیریتی مثال تیریتو پس مرحله اول اما سك آغای مایکل سندل ایجی ایشی دیگنیتی بگریتو و کرامت بگریتو بو مشاغل وکو چایلد کیر هاوس کیپینگ هاوس کیر دلیوری مشاغل کسانێک کە لە ناو ئەمبارەکانە کارەکەن ریتایل پلەیسەکانە کارەکەن ئێشێ کەرامەتیان بۆ بگەڕێتەوە بێکەرامەت بووگن شغل فقط بۆ ئەوە نییە بزانە ئەمە بەحس جامعەی ئامریکاسا بەحس جامعەی ئەمە نییە شغل بۆ ئەوە نییە تۆ ئێشێ فقط نانی لێ بخۆی شغل بۆ ئەوەسە تۆ ئەحساسە شەخسیەتیشی پێ بکەی احساس بکەی کە جامعەی ئەمریکایش تۆ دروستە کردە لەسەر شانەکانە تۆ چووگە سەرڕێوە و ئێمە ئەم ئوبوهەتمانە لێ سندگە ئێمە بەدانە حقوق و دەرامەت بە کەسانێک کە بەخۆیان ئێژن ئینسانهای شایستە چون خروجیە دانشگای یەڵن خروجیە دانشگای ستانفۆردن خروجیە دانشگای هارواردن خروجیە دانشگای UCLA ئەمانە ئەچن ملیار پول دەرتێرن و هم ئینسانهای مهمێکن و هم ئەم ئامریکا ئەوان دروسیان کردگە و ما بەقیە زالون ئەمە نەگایەکی غەڵەتەوە جامعە تەقێنێتەوە ئەی تەقێنێت و جامعە تەقێنێتەوە ئەمە ڕەبتی هەز بە مەقولەیە بەرابەری شرایط بەرابەر لە جامعەی ئێمە موجود نییە دروست موجود نییە ئەمە مەسئلەیەوە گەڕاننەوەیە دیگنیتی و کەرامەت بۆ مەشاغڵە دو تعريف سكسس تعريف موفقية تعريف بيشرفت إيش السر لنوي إما موفقية وبيشرفت وبيشكوتن كاورا يكي سركوتو بوا أمن تكار كسيك أقسا كمن برويجي سركوتو بي نازم نشي إيش سركوتو بو وسر چي أبكومو نازم وسر چي إيش بكومو أغاي مايكل سندل جيت دولة أمريكا إيشي سر لنوي بيت تعريفي بكاتو كموفقية يعني چي تا أوي رانندي تاكسية تا أوي شوفر اللورية تا أوي لناوي أماريكا كاركا إحساس نكا إنسانا نا موفقيك إنسانا بيعوزيك إنسانا نا مفيدك إنسانا بدرد نخوريك إنسانا نفهمك سطح زندگية پس دايقيسي پس تو اوینی مسئله که اتوانه مشکل دروست که با دولت امریکا و اتوانه با جامعه امریکا بحران گوره یک دروست که دوای اوی که امانه اوینن کسی که وکو دونالد ترامپ لاغی مایکل سندل پرسن آغایان تو با ام کتیوتا نوساده اجی دو اتفاق 2016 انتخابات بريكزيت بريطانيا مردمت شرمك بيس بريطانيا
کە سەوادیان وا لە خواراوە تەحسیلاتە دانشگاییان نییە ڕەئیاندا بەوەی کە لە ئوروپا بێنە دەرەوە. اتفاقە بعدی کارگەرانە کەم مەدرەکە ئەمریکاییە چەرمک پێس بە دۆناڵد ترامپ ڕەئیاندا. ئەمانە لە تەبەقەی ئەلیت قینیان تێ ئەحساسە سەرخوردەگی ئەکەن لە ناوە جەهانە ئەمڕۆژە. ئەحساسەکەن جەهانێکی یەکجار نابەرابرە و ئەحساسەکەن مفید نیەن بۆ سەرزەمینە خۆیان. ئەحساسەکەن هیچ نەقشێکیان نییە لە ناو ئەم کشوەرە کە هەسیان کە بریتانیاوێ کە ئەمریکاوێ نیسیان. ئەحساسەکەن تەبدیل بووگن بە زالوو. ئەحساسەکەن مەقولەیان فقط بووگە بە تێرکردنە سک شخصیەت و پرستیژە ئیجتماعیان نەگەرەکە. مهمیان لە ناو ئەم جامعە مهم نییە. وەختی تۆ ئێژیت ئەمانە بەر لەوەی اتفاقی لە سەرزەمینێکە بکە فێر ڕێگە حەلەکەی دروست ئەکەن چوون فێر بووگن. تۆ ئەفەهمی کابرایە کە خۆی کورسیە دانشگاهە هاروارد ئێژغاڵ کردگە خۆی تێ دەرمەوردە بەرابەری قسە ئەکا نە کارگەری ناوە خیابان. ئەو نایکە. ئەمە مایکل سەندڵ تێت بەحس ئەمانەکە. سوال بۆ چون مایکل سەندڵ پێ فرە خاسێکە چون فرە وجدانی هەست. نە مایکل سەندڵ لەوەی دانریاگە ئەوەی کە ئەتوانێ بوێتە هۆی ترازان و لە دەستچوونە قودرەتە حاکمیەت و پاشینە شیرازەی جامعەیە ئەمریکا بەر لەوەی مردم بیوێنن و خۆی بۆ سازماندهی بکەن ئەو بینیوێتی چاوی پێکەوتوێت ڕێگە حەلی بۆ داناوێت. خۆ ئەوانەی کە فکرەکەن کارێکە ئاخێزە کوردەوارە سەربەخۆیکە خەیلی مهمتر لە نەزراتە ئاغای مایکل سەندڵ نییە نیشانەدا ئینسانهایەکی بێوجدانن، ئینسانهایەکی ناسادقن، ئینسانهایەکن دوورن لە هەرچی شتە لە هەرچی مەسائلە. خۆ من ئێستا سوالم کرد لە ئێوە گزارشە ئێوە لە ئوروپا بۆ سەرزەمینە خۆتان چەنێ دروسە؟ چەنێ دروسە؟ بزانن ئێمە لە توولە دیبەیتەکانە ئاخێزە کوردەوارە سەربەخوا وتمان تەکنۆلۆژیە دنیای ئەمڕۆ کارێکی کردگە کە مەحسوڵاتێک کە بەشەر تەولیدی ئەکا فرە زیاترە لەوەی کە بەشەر احتیاجی پێی بوێت. یعنی ئەگەر لە یەکی بدەیتەوە ئیمکانی هەز ئامار بگرین نە بە قسەی من بە قسەی فرە کەسانێکی تر بەشەر دنیای ئەمڕۆژ احتیاجی نییە هەفتەیە 40 ساعاتیش کارکە. ئیمکانی هەز بە هەفتەیە 15 ساعات کار. هەر ئینسانی لە تەمامە بەرەکاتە حزورە تەکنۆلۆژی لە زندگی خۆی استفادە بکە تێروێت هەرچی ئیمکاناتە بیوێت و بۆی مهیا بووێت. سوالە مەسەلە ئەم ملیارد ئینسانە کە ئەکسەریەتە فرەیەکیان خریاگنە ناوە ئەم شارانە و فرەیەک لە مەشاغڵێک لەم شارانە مەوجودە ئاسان شغڵ نییە. تۆ وەختی لە بریتانیا ئێژی کاورا شغڵ ئیجادەکە یعنی چیەکە؟ ئەمە سوالە مهمە کەس کە گەرەکمە ئێوە پێ بگەێنم. خەڵکی کوردەوار فکرەکەن لەم بریتانیا چه خەوەرە؟ چۆن بریتانیا خێری شتە مۆدێڕنێکەوە مابەقێنیان؟ چۆن لەگرا ئامارە بێکاری وا لە خوارە چییە؟ کارخانەی هەست، زەمینە کشاوەرزیە فرەی هەست، خەڵک خەریکە جووتیاریە وەکو چین خەڵک سەری کردگەسە خوار خەریکە بەرهەمە هێنێ لە کارخانەکانە چیەکەن لەگرا؟ دانێ کەنیشکە ئینگلیسی وشێ تەلەفۆنی گرکەسە دەرەوە هەلۆ گود ئافتەرنون گود ئیڤنینگ یەس نۆ دایەنێت ساڵە 30,000 قۆقەسیری چیەکە؟ تۆ شارە بچووک نییە لەم بریتانیا نەچی دوو دانە شاپینگ سنتەر مۆڵی تیانەوێت
چواردانە ڕیتایل پارکی تیانەوێت ڕیتایل پارکەزان چییە؟ یعنی مۆڵ نییە سەری داخریاوێ بەڵام تەواوی براندە گەورەکانی مختلف هەر لە کاریز و پیسی وۆرد و ئارگۆس و بوتس و سوپردراگ و نێکست و کاستا کافی و ستاربۆکسی واتیە یەک دانە شارە بچووک 100,000 نەفەر جەمعیەتی نییە 5 ڕیتایل پارکی هەست 2 شاپینگ سنتەر مۆڵی هەست تۆ حدەقل 8 دانە کاردیلەرە گەورە دواتیە بنگاه گەورەیە ماشین یعنی نەمایندگی مرسدس بەنزی گرتگە ڤۆڵکسڤاگۆنی گرتگە نەمایندگی تیۆتای گرتگە نەمایندگی هیۆندای گرتگە تۆ ئەوێنی لە ناو شارێکی بچووکە حدەقل 100 ملیۆن پۆند ماشیندان دیاگە تازە ئەرێ خۆت لە خۆت سوال ناکەی لەم شارە بچووکە قۆڕا مردم چه فعالیەتێک ئەکەن ئەم گشتە کالا ئەتوانن بسێنن ئەم گشتە کالا ئەتوانن بسێنن ئەسڵ قابلە قیاس نییە شارێکی بچووکی ئینگلیستەکە تارانە ئەسڵ قابلە قیاس نییە تۆ تەکە دیاردەیەکە ڕوبەڕوەوی دیاردەیەکە لەگە ڕوبەڕووی تۆ لە بریتانیا تەکە بونگای جۆرا و جۆرا ڕوبەڕووی ئەیجنسی وە برۆکەر ئەیجنسی وە برۆکەر ئەیجنسی وە برۆکەر یعنی چی؟ یعنی ئێستا من گەرەکەمە ماشینەکەم بیمە بکەم کەس ناوێنم نازانم بڕۆمە سوراغەکێ لە ئینتەرنێتا ئەنووسم کار ئینشورەنس 2000 دانە وەبسایت وە منەدا چیپ کار ئینشورەنس confuse.com تۆ ئەڕۆیت ئینشورانسە ماشینەکە بکەی بیمەی ماشینەکە بکەی ناوە چییە کوڕەکەی لەکوێ هاتکی ماڵەوە لەکوێ ماشینەکە چەندێکە چەند ساڵ گەوای نامەوە چەند دەفە تەزادوف کردگە گیریاگی نەگیریاگی چەنە دەرامەتە ئەم ماشینتە بۆ چییە چی پێەکەی بۆ کوێ ڕۆی پڕیەکەی تۆ 2 ساعت فۆنەوە پێ پڕەکاتەوە پڕە کردەوە ئەژێ ئیستا بێسە تا ئینشورانسە بۆ بدۆزمەوە لە پڕێکا سوور ئەخوا لە دەمۆ لیستێکە بۆ تێرێ 50 دانە کۆمپانی بە تۆ ئافرە ئینشورانسە دەن یەکی 1000 پۆند یەکی 1500 پۆند یەکی 3000 پۆند یەکی 8000 پۆند بە تۆ با تۆ ئەمە ئەفهمی ئەم وەبسایتە دەسە چوارۆمە تۆ مستەقیمە ناتوانانی بڕۆیتە سۆراغە کۆمپانیەکە کە دەسە یەکە جا تۆ مەسەڵەن لە لیڤەرپۆڵ ئینشۆرانسە بیمەی ماشینەکە کە هیچ دی باشەمە چ کارێکە ئەم سەگ باوکە بۆ با لایوەم خۆ مستەقیم زەنگ بەمە لیڤەرپۆڵ ئینشۆرانس ئیترم سەگ بابە بۆ پوڵم لێ بخوا زەنگە دەیتە لیڤەرپۆڵ ئینشۆرانس کۆتەیشنە پێدا تۆ لەوێ بەو وەبسایتە کە دەسە چوارە کۆتەیشنە گرتکە قیمەتە گرکە 800 پۆند لەگرا خودە ئینشۆرانسەکە وا 800 داگە بە ئەو بە تۆ ئێژێ 1500 پۆند حیرەتەکەی عەجەب دیخۆ من پێم وا بوو ئیسە چواردەست لا بووەم هەرزانترم بۆکەوێەوە 2 ساڵ ئەیگرم ئەمە تفاق ناکەوی ئەمە ناوێتە سوال بۆ تۆ بۆ من چواردەسم ناوردگە مستەقیم چوومە سە سۆراغە کاورا بەجێ ئەمەی کە کەم بکە زیاکە تۆ ئالەگرا برۆکەر ئەوێنی وەکو کارگ لەم سەرزەمینە برۆکەر هەڵتەقیبە خەڵک لە لادەیەکا دانیشتێ کارمەندە برۆکرێکە هەڵۆ گود ئافتەرنون خەریکە هیچ ناکە فقەژێ گود ئافتەرنون تۆ وەسڵەکە ئەوە یەکێکی تر ساڵێ 50,000 پۆند دەرامەدیسی 30,000 پۆند دەرامەدیسی مەشاغڵە ئەلەکی مەسەڵا من کارم شەو فستیواڵ و شاپینگ سنتەر مۆڵ و ئەم جۆرەشتانەوە جاران زوو قەیم ئەوسا ئەوتوانی لە فرێک لەم جێگانە مستەقیمەن تۆ خۆت جێگە بگریتە کرایە ئیستا ناتوانی ئیستا ئەیجنسی هات کەسە بەرەوە جاران تۆ 200 پۆندە ئەگەر ئەدا 20 ساڵی پێش ئیستا ناتوانی ئیستا تۆ ئێشێ بڕۆیت ئەم لە تەریقە کۆمپانی چیترۆ جێگەیەک قەبلەن بە 200 پۆند دەگرێت ئیستا پێدەدا بە 4000 پۆند تۆ ئەوێنی کاورا ئەیجنسی دانیاگە شاپرتەیمنت ئەیجنسی شاپرتەیمنت 50 شعبەی هەست لە گلاسکۆ هەسی لە مانچستەر هەسی لە شفیلد هەسی لە لیدز هەسی دەیست چیەکەن ئەم گەماڵ باوکانە چیەکەن هیچ یەک مشت کوڕوکەنیشکیان تێ خستکە ساڵی 30,000 و 20,000 و 18,000 و 40,000یان ئەدەن بنگاه دەڵاڵی معامڵاتە مڵکین
تۆ لەگرای یەک چ دەوێنی لە بریتانیا لە بوروکراسیەک عمیق و گەورە و زەلبووگە لە خۆی و مەشغوڵت ئەکا شغڵە بۆ ئەتاشێ ئێشێ گشتی نان بخوا شغڵە بۆ ئەتاشێ ئەنام گشتە جەمیعەتی چی بکە لە کرماشان وان نییە وان نییە شغڵە بۆ ناتاشن بۆ شغڵە بۆ ناتاشن بۆ خاتری ئەوەی کە اقتصادەکە قەوی نییە اقتصادە قەوی نییە یعنی چی یعنی مردمە بریتانیا چی ئەکا خەڵکە ئەم شارە بچووکە من وامتیا چی ئەکا هیچ ئەی بەچی ئەم قودرەتیانە هەست ئیستە پێدانێش با من حەدیسێ بخوێنم و لەم حەدیسە ئیسلامیانە شیعە حەدیسی بۆ فاتمەی زەهرا جعل کردگە بۆتانی ئەخوێنم و بە فارسیە گەدیش تەرجمەی ئەەکەمەوە بە زوانە خۆمان ئەژە جابر بن عەبدوڵڵاه ئەنساری میگوید جابر بن عەبدوڵڵاه ئەنساری میگوید روزی پەیامبەر ئیسلام پس از نماز عصر با اصحاب و یاران نشسته بودند که پیرمردی با لباس مندرس و در کمال ناتوانی که نشان میداد از راه دوری با گرسنگی آمده وارد شد روز پیغمبر اسلام ننویج عصر هات در و تک صحابه پیرمردێک بە لباسێکی دڕیاگ و برسی و کە لە ڕێگەیەکی درۆ هاتوو هاتە لای پیغمبر اسلام عرضه داشت مردی پریشان احوالم و پیغمبر وتی عرضی کرد پیاکی پریشان حالم مرا از برهنگی و گرسنگی نجات بده من للروتی و لبرسیتی نجاتم به رسول اسلام فرمود اکنون چیزی نزد من نیست پیغمبر اسلام وتی سشتێکم پێ نییە ولی تو را به کسی راهنمایی می کنم که نیازمندی های تو را برطرف کند ولی تو ئەهەنێرم بۆ لای کەسێک کە نیازەکانە برطرف کە راهنمایی به کار خیر مانند کسی است که آن کار خیر را انجام داده ئیستا پێغەمبەر خۆیشی ئێژێت ڕانەمایی بکەی بۆ کەسێک کە کارە خەیرێ بکە ڕێنوێنی بکەی وەسە کارە خێرەکە خۆڵ کردوێ من تو را به خانه‌ای میفرستم که محبوب خدا رسول خدا نیز عاشق خدا و رسول است من ئەهەنێرمە دەرە ماڵە یەکێک کە محبوب منە محبوب خواست ئەویش عاشق خواست و عاشق رسول خواست پیامبر به بلال دستور داد پیرمرد را به در خانه حضرت زهرا سلام الله علیها راهنمایی کند وقتی آن بینوا به در خانه حضرت رسید گفت پیغمبر بلالی هەنار تەکیابی واتە دەرە ماڵە فاتمەی زارا ژنە عەلی پیرمردەکە وتی السلام علیکم یا ئەهل بەیتە نەبووە پیرمردەکە وتی سلام علیکم ئەهل بەیتە پێغەمبەر او جواب داد و پرسید کیستی گفت مردی بینوا هستم جوابیان دا وتیان کیت و وتی کوڕە پیاوی فەقیرێکم خدمت رسول خدا آمدم و عرض حاجت نمودم هاتم لای رسول خدا و عرض حاجتم کرد آن بزرگوار مرا به در خانه شما فرستاد پیغمبر اسلام منی هەنار دەدەرە ماڵە ئێوە آن روز سومین روزی بود که اهل بیت در گرسنگی به سر برده و پیامبر از آن آگاه بود او روژه سیوم بود که ماڵە علی ابن ابی طالب و فاطمه زهرا خۆیان برسیان و پیغمبریش قوری بود فاطمه علیه السلام چون چیزی در خانه برای عطا کردن به مرد عرب نمیافت فاطمه چون شتێکی نەدۆزی و تا بیداتم کاورای عربه به ناچار پوست و گوسپندی که فرزندانش حسن و حسین روی آن میخوابیدند را به او داد و فرمود دەسی برد ژێرخە و حسن و حسین کە پێسێکی کاوڕێ بوو دای پێ و فەرمووی ای مرد عرب امید است خداوند گشایش و فرجی برای تو فراهم آورد ای پیای عرب امیدوارم خوا گشایش و فرجێکە بۆ دروستکە پیرمرد گفت دختر پیامبر من از گرسنگی بی طاقتم شما پوست و گوسفند به من میدهید کاورای پیر وتی با من خەریکم لە برسیانە ئەمرم تۆ پێسە کاوڕم پێدەی
حضرت زهرا پس از شنیدن سخن پیرمرد گردن بندی که دختر عبدالمطلب به او هدیه داده بود به مرد عرب داد. حضرت زهرا دوای شنوتنم قسانه حضرت فاطمه ملوانکەکەی وا کەنیشکە ئەبوو عەبدولموتەلەب وا بکاتە میمکی دەری هاورد و دای پێی وتی پیرەمەرد گەردەنبەند را گرفت و بە مەسجد ئاورد. کاورای پیر ملوانکەکەی حضرت فاتمەی گرت و هاتە مزگەوت. پەیامبەر را دەرمیان ئەسحاب دید. عرضه داشت یا رسول الله این گردنبند را دخترت به من داد و گفته آن را بفروشم شاید خداوند گشایش و فرجی برای من فراهم آورد. پیغمبری چاو پێکۆت کەنیشکەکە دەم ملوانکەیە داگەوت کەسی بیفرۆشە تا کێشت حل بوێ. چگونه و چرا خدا گشایش نمیدهد با اینکه بهترین زنان پیشینیان و آیندگان گلوبند خود را به تو دادند. پیغمبر جوتی چون ام اتفاق ناکفه اکوی بهترین جن توا و ادوار تاریخ ملوانکه خوی داگستو چون ناکفه. عمار یاسر گفت عمار کر یاسر وتی یا رسول الله اذن می دهید من این گردن بند را بخرم، اجازه ادهی من ام ملوانکه بسینم. حضرت فرمود خدا خریدار این گردنبند را عذاب نمی کند. پیغمبر اسلام وتی خواه هر کسی ام ملوانکه بسینی عذابی ناکه. عمار به عرب گفت به چند می فروشی؟ و کاورای عربی ود و چند می فروشی؟ پیرمرد گفت به سیر شدن از غذایی و یک برد یمانی و جهت پوشاک و دیناری که مصرف بازگشت خود به وطنم کنم. وتی و چند می فروشی؟ وتی بسکیکی تیر و ام بردی یمانی نزنم چی امکانی از لباس وید لباسێک و دینارێک کە مەصرف بازگەشت و گەڕانەوەی بە وەتەنە خۆمی بکەم. ئەم فەندەکانەی منە فقط لە کاتی لایڤە بە چوار چەک ڕۆشنەوێ لێو دووە لە تەنیایە بە چەکی ڕۆشنەون. عمار گفت من به بهای این گردنبند 200 درهم میپردازم. عمار وتی من 200 درهم ادم گردنبنده و تو را از نان و گوشت سیر میکنم، تیریش اکم نان و گوشتیش پیادم و برد یمانی هم برای تنپوشت میدهم و لباسیش کم برد و با شطورم تو را به خانوادت میرسانم و به حشترکم تو شگینم به ابن مالکت. عمار پیرمرد را به خانه برد و از غنایمی که هنوز از خیبر نزد خود داشت به او داد. عمار لغنیمتکان که لشر خیبر به دست آورد و دای به او. توجه بکن، شر خیبر غنیمتکان. عرب 2 مرتبه خدمت خدا به پیامبر رسید، آنجا فرمود پوشاک لازم را گرفتی و سیر هم شدی؟ گفت آری بلکه بینیاز شدم. و تی لباس لبر کرد، تیر خوارد و تی هم تیرم خوارد، هم امان مکرد، هم بینیاز بوم. والله اگر برد یمانی هاوریشم و هاوریشم بو پیاک خراوه نوی بی کاتبری تحریک کننده است، حرامه، کار خراوی کیان کرده لخوی و لیقوچ دم. ایچی بگذاریم. خلاصه پیغمبر تیتو شانو بالا فاطمه زهرا اما بردن من کارم هست بم حدیثه اما فرق کسی خوینگسی لمدرسه. در هر صورت عمار گردنبند را خوشبو کرد و با یک برد یمانی به غلامی که سهم نام داشت و گفت خدمت پیامبر ببر و در ضمن تو را هم به حضرت بخشیدم. عمار ملوانکەکەی پڕ چقانە ناوە عەترا و دایوە دەسە بەردەیەک بە ناوە سەهم وتی بڕۆ تۆ ئەم گەردەنبەندە بەخشیانوە پێغەمبەر. پەیامبەر سەهم را با گەردەنبەند نەزدە فاتمە فرستاد. پێغەمبەر سەهم غوڵامەکەی تەکە ملوانکەکە هەنارد بۆ لای فاتمە
دختر پیامبر گردنبند را گرفت و غلام را آزاد کرد. فاتمه کنیشک پیغمبر ملوانکەکەی گرت و غڵامەکەیشی ئازاد کرد. غلام پس از آزاد شدن خندید. غلام دوایەوەی کە ئازاد کریا کەنیە. وتی بۆ پێیەکەنی؟ زارا پرسی بۆ پێیەکەنی؟ گفت از برکت این گردنبند میخندم که گرسنه‌ای را سیر، مستمندی را بینیاز لبرکتی ام ملوانکە پێیەکەنم. دانێ برسی تێر کرد، دانێ فەقیری بێنیاز کرد، بەرەحنەی را مالک لباس و غلامی را ئازاد کرد. کاورەیەکی ڕوت و ڕەجاڵی پۆشتە کرد و بەردەیەکی وەکو منیشی ئازاد کرد و بە دەستە ساحەبەش بازگەشت. گەڕاوە دەستە ساحێوەکەی. خب ئێوە دیتان ملوانکەیەکی دا پێی ملوانکەکە یاسر گۆڕیوە بە 200 درهم و غەنائیمە خەیبەری کە بەدەست یاورد و دای پێ و گەڕیاوە لای پێغەمبەر و پێغەمبەر دایوە فاتمە و ملوانکەکە گەڕیاوە و تێرێ برسی بوو ڕووتێ لێبا پۆشتە کریا غڵامێ ئازاد بوو و ملوانکەکە گەڕیاوە لای ساحێوەکەی. ئەوەی کە پێی ئێژن پوڕ ملوانکەکەی حەزرەتە زاراست. حاڵیتان بوو چی کرد؟ ئەم ملوانکە چی کرد؟ ئەم ملوانکە بوایە نەوایە مهمنە و یاسر چوو تاڵانی کرد و تاڵانەکەی خۆی بەش کردە کە کاورایەکی فەقیرە. یەکێکی تریشی بە تاڵان گرت و بە ناوە بەردە ئەویشی هاورد دایوە پێغەمەر. پێغەمەر هەناردیوە چووە گیرفانی زارا. ئەمانە گشتی بووە ئێعتبارە زارا. حاڵیتان بوو؟ نە حاڵیتان نەوە. ئەزانم حاڵیتان نەوە. ئەزانم تێنەگەین. خۆبی سەبە ئەمە بکەین و پوڵ چییە؟ بابای ئینگلیسی لە ئاسمانگۆ هەنێ ڕەقەمە دیژیتاڵی چاپەکە پێژێ پوڵ. وەکو ملوانکەکەی حەزرەتە زارا. پێغەمبەرە ئیسلام ئێعتباری هەست پێغەمبەرە، ئەمیش کەنیشکە پێغەمبەرە ئیسلامە. ئێعتبارە ئەم ڕەقەمانە ها بەچیوە؟ ها بە دەوڵەتە ئینگلیس و دەوڵەتە ئینگلیس بانکە جیهانی وا لە پشتا، نیروی دەریایی یاڵەتە متحدەی ئەمریکای وا لە پشتا، قەوانینە بەینوملەلی وا لە پشتا، ڕەقەمێک کە دەوڵەتە ئینگلیس چاپی ئەکات زۆری وا لە پشتا. ملوانکەی فاتمەی زارا چی لە پشتا و ئێعتبارە پێغەمبەر و ڕەسوڵ و خوای لە پشتا. خۆ ئەم ڕەقەمە بەرەداتە ناوە جامعە. ئەم مەردمە هەرچیە کە کاریان کردگە ئەیدەن و یەکتری. یەکێک وا دزی کردگە لە مابەقیە وەکو یاسر کە غەنیمەتی گرکە بە دزی ئەدەیەکی پێ هەڵشکانگە و پێ کوژریاگە لەگرا حاضر ئەوێ ئەم دزیە بخاتۆ ناوی چەرخە. ئەکەوێتۆ ناوی چەرخە. فەقیرێ تێرەوێ بەردەیە ئازادەوێ دووبارە سەرۆخێر ئەوێتۆ ئەڕاتۆ بۆ لای ساحێوە خوای. دەوڵەتە بریتانیا هەنێ ڕەقەمە دیژیتاڵی چاپەکە بەناوە پوڵ. قەوانین بەینوملەلی، قەوانینە دەریاکان. سازمانە ملل متحد تەنیا مەرجع ئیعلامە شەڕە بە جەهان کە 5 قودرەتی واتیە: یاڵەتە متحدەی ئەمریکا، ئینگلیس، فەڕەنسا، چین. و ڕووسیە. ئەمانە تەنیا کشوەرانێکن کە ئەتوانن ئیعلامە شەڕ بە جەهان بکەن. بە پشتوانەیە ئەمە ڕەقەمێ دیجیتاڵی ئەداتە دەرەوە. تەمامە ئەم کورەی زەمینە تاڵان ئەکەن لە غەنیمەتە مردمەکە ئەکەوێتە ناوە فعالیەتە اقتصادی. ئەم چت ئەگۆڕێتەوە ئەو یەکی، ئەم کارە ئەو ئەگۆڕێتەوە بە ئەو یەکی. نرخە کارەکە کێ تەعینیەکە؟ ئەمان تەعینیەکە. ئەمان تەعینیەکە. ئیستا تۆ ئەوێنی ئێمەمانان لە ئوروپا کارە عەجیب و غەریبێ ناکەین، چون هاتگینە ناوی ئەم جێگە کە منشەء دزیە گەورەکەس و مەجبورە پارامەترە پوڵەکەی خۆی وا دابنێ مەشغوڵە مردمەکەی خۆیشی بکە. ئەم مەشغوڵ بوونە مردمەکەی خۆیشیە شمولە حاڵە ئێمەیشەکە.
لەو بنە لەو خوارە شتێکیش نسیبە ئێمە ئەوێت منە حەجێکی تر نییە نە ئستعدادمان زیاترە لەوانەی وانە سلێمانیە وانە کرماشانە نە خەلاقترین نە داناترین نە ژیرترین نە حرفەیترین حەجێ نیین ئەکسەریەت ئەمانەوانە ئەوروپا خەریکن ماشینە شۆرن کارە پیتزاییەکەن مەشاغڵێکن لە سلێمانیشە هەر کەسێ توانێ بیکە لە کرماشانە هەر کەسێ توانێ بیکە مەسەلە سەریە مەسامەی پێژن جەهانە گەورە یاڵەتە متحدەی ئەمریکا کشوەرانە غەربی سەنگ و مەنەکە وا لە دەسە خۆیانە وا لە دەسە کۆرپۆرێشنەکانیانە یە جەمعیەتێکیشیان هەست کە بە واسطەی ئەم جەمعیەتە بەسەرە جەهانە وێسیاگن کە مەردمەکەیان وێت مەردمەکەیشیانەشێ سکێ برسی گیر بن شغڵیان بۆ ئەتاشن وەڵا دەوڵەت بریتانیا ئیجادە شغڵی کردگە بەچی ئیجادە شغڵی کردگە چۆن ئیجادە شغڵی کردگە وەڵا کۆمپانی و بونگای دانیاگە دانێ کنیشک تێتە دەرەوە تەلەفۆن جوابدات و سەڵام ئێوارە باش خاسی حاڵە خاسە چۆنی و دایئەنیت حقوقەگری ئاگرتتان بۆ گەردەنبەنەکەی فاتمەی زارا گەردەنبەنەکەی پێغەمبەر ئیسلام هەر خۆی پێغەمبەرە ئەو پێغەمبەرە ئیسلامە و ئەو فەقەتەکە خوا قساکە فەقەت ئەمیش کەنیشکە پێغەمبەرە خواست گەردەنبەنەکەی ئەم ئەسەن قیمەتی نییە ماڵ تەواوێ ئەسوڕێت و تێتۆ گەردەنبەنەکە کار ئەکا ئەم سیستەمە کە پێژن سیستەم ئێمەی گشتی مەشغوڵ کردگە بوروکراسیە گشتمانی مەشغوڵ کردە ئێمەمانان لە جامعەی خۆمانە ئەم مەشغوڵیەتەمانە نییە مەشاغڵە ئزافی دروست ناکەن ئیستا مەسەڵەن لە کرماشانە کە 2 ملیۆن جەمعیەتێسی دەوڵەتە ئێرانی قەرار نییە ئەو مەشغوڵیەتێک کە لە ئینگلیسا بۆ مردمە ئینگلیس دروست بووگە بۆ مردمە دروستیکە تا دانێ کرماشانی پاڵ بێتەوە ئیوارەدان باش خۆشی سڵامەتی هایتەکو ئەڵام بڕ چطۆری کارگیرت ناتیە چجوو کارگیرت ناتیە وەکو لە بیدە مانگە 5 ملیۆن توێنی پێ بن نایدا وەلێ لەگرا ئەیدا ئەو اتفاقە مۆدەڕنەکە کەوتگە لەگرا چییە؟ ئەمەسە کە ئەمانە بە نەهاد و مؤسساتێکە بوویان جەهان و کۆنتڕۆڵە جەهانیان گرکەسە دەسەوە تەبیعەتەن هەر کەسێک کە بەشە ئەم کۆمپانیە ئینترپرایزە بریتانیا و ئەمریکاوێت منتەفە ئەوێ لە سەمەراتە ئەم کۆمپانیە ما بەقیە ناون ناوەی کە ئەم شرایطە لەگرا هەز فرە قەشەنگەها فرشتە خاسێکە دێ ئەگرا فرشتە خاسێک وایە کاورای کورد بۆچی 5,000 دلار خاتە گیرفانی تێ لە تەوێڵا باباکە تەوێڵە چییە پاریسە ڕانێکەوە بوژێنێتە کە ئەحما و ئۆزۆ بخوا دێگە فەحشەخانەی گەرەکە گرایشە هەسی دێگە مەشروب بەخوا گرایشە هەسی بۆ تێتۆ لە تەوێڵە باباکە تا بەو ئەحساسە حقارەتە کە بەو مردمەیەدا و ارتباط اجتماعیە کە گەرەکیسی بیگرێ تا ماسە ئینسانە ئەحساس شخصیت بکە لە ناویانە لە ئوروپا شخصیەتی نییە کەس نایناسێ کەس بۆی مهم نییە کەس پێ نایژێ چ زەریفی کەس پێ نایژێ چش ناشیرینی کەس نایەتە ماڵەکەی بنوێنێت و فرە مهمم و تەلەڤیزیۆنە LCDم هەز و تەماشاکە و پێڵاوەکەم ئەمەسە و وەنەوشە لێ ئەو خوڕم و کەسی نییە هەچ کەسی نییە گشتی لەگراوە کارە کارواش یەکەیەک دانە ڕەنجڕۆوەر وا لە ژێری پایە ناتوانێت خۆی بنوێنێ تێ چه نیازێکی بەرتەرەفەکە لە جامعەیە ئێمە خۆنواندن بەرتەرەفەکە ئەمانە سادقانێک نییەن کە بە ئێوە گوزارشت دروست بدەن لە دنیای ئەمڕۆ تا تۆ فەرق بناسی چه اتفاقی لە دنیای ئەمڕۆ کەوتگە بربەستەکانی ئەوەی کە تۆ ببی ئیستا من مثالمدا تۆ هەتایە قەرار نییە مۆدێڕن بووی قەرار نییە بفەهمی کرماشەن شار نییە شار ئەگراسە ڕەوابەتە پیچیدە و عەمیقە بوروکراتیک کاورا حەچێ ناکە مەشغوڵیەکەن حەچێ ناکە مەشغوڵیەکەن ئەوسا کار لە نەزەرە مردمە ئێمە و کارەوە کە بەرهەمیە هاورد و پوریان بۆ بەرهەمێکە گر کە بەدەستیانە هاورد مەسەڵەن کاورا مەڕداریە کرد جوتیاریە کرد پوری بۆوە گەرەک و بەڵام کاورا تەبابەتیە کرد پوری نەگەرەک بوو چون شتێکی تۆلید نەکردە مەشاغڵە خەدەماتی ئەوسا قەیم لە کوردەواری ئێمە کەس پوری پێ نەیەدا
هۆتێلداری مردم خەڵک ڕووی غەریب و لە جێگەیەکە جێگەی نەو بخەفیان وردە ماڵ خەفت و پەزیرایانە کرد و نانیان پێدا و پوڵیان لێ نێسەند خەدەماتە ئینسانی پولی نەو ئەمڕۆ لە دنیای غەربە دنیای بونگاکانە و ئەمڕۆ کاورا فکرەکە ئەوێ تۆ دەڕەدافە ئینستاگرامی تۆلیدە محتەوای سایبری ئەکا ئەلەوێسە لەو شوغڵە ئەم ئینسانە فرە مهمە ئەوە نییە پیاکان میکیاجەکەن ئەوە نییە ژنەکان لچیانەکەن و سیلیکۆنی مەمکیان خڕڕ ئەکەن و تێرەنگ تەبلیغاتەکە لە فکرەکە کارە مهمێگەکە نە بازیە مەشغوڵە ئەکەن مەشغوڵی بۆیە تۆ ئەوێنی مردمەکە زیاتر ئەگەڕێوە شوێنەوەی کە چۆن خۆی ئەنتەرکات و لباسە ژنانە بکاتە بەر و دابشمس دروست کات و تۆلیدە محتەوا بکە لە فەزای سایبەرە حاڵیتان بوو پس قرار نییە لە جامعەی ئێمە تۆلیدکەین قرار نییە لە جامعەی ئێمە محتەوایەک کە قودرەتمەندمان کا تۆلیدکەین قرار نییە ئێمە ئەسڵحەمان بوێ چەکمان بوێ کنترۆڵە دەریا بکەین کنترۆڵە وشکی بکەین کنترۆڵە ئاسمان بکەین قرار نییە حچکەم لەمانە بکەین ئێمە ئیشی مەشغوڵ وین بە مەشاغڵە پێشە پا ئوفتادە هەروە کە مردمەکەی خۆیانیان مەشغوڵ کردە ئیستا دوای ئەم مەشغوڵیە بە یە بوحرانە گەورەی خواردگیانە مردمەکە خانەوادەی نییە کە سوکاری نییە شغڵەکەیشی ئەهەمیەتی پێنادا ئەحساسە بیهودەگی ئەکا ئەحساسە بێمەسرەفی ئەکا ئەحساسە بێمەعناییەکە هەرو شتێوانی چە بەحسی کرد هەرو شتێوا داسەیفسکی بەحسی کرد هەرو شتێک کە ئەمانە وتیان بە شەرە ئەمڕۆژی بێمەعنا بوو زندگیەکەی نازانێ بۆ ئەخوا نازانێ بۆ هەناسەیەکێشی نازانێ بۆ سێکسەکە نازانێ بۆ هەڵسو کەوتەکە نازانێ بە هیچ معنایەکی نییە زندگیەکەی لذا پەنای برگەسە مەوادە مخدر و پەنای برگەسە ئەلکۆل و پەنای برگەسە مەسرەفکردنی یەکتری و مەسرەفکردنە ئەم جەهانە و ئینتەرتەینمنت و پەنای برگەسەمانە وەلی خەریکن حساسەکەن دووچارە خەتەر بوو بندوبارە خەریکە کێشەیان بۆ دروستەکە لذا مایکل سەندڵ تێرەن کە دیگنیتی بگەڕێنێتەوە بۆ کار تعریفێکی تر دووبارە بکەنەوە لە خۆشبەختی لە موافقیەت چون ئەم مەشاغڵەکە پێشە پا ئوفتادە و حەچێنەوە یە جامعەیەکیان دروست کردکە 10 ملیۆن نەفەر ئینسانی واتی ئایشە ڕەوابەتە بین ئەمانە تەنزیم بکرێ لەزا بوروکراسیان لە بینەوە دانێن 50 نەفەر مەشغوڵە لە ئەسڵا ئەمەسە کە تەولید تەکنۆلۆژیک بووگە ئێمە خوراکە زیاتر لە نیازمان تەولید دەکەین پۆشاکە زیاتر لە نیازمان تەولید دەکەین احتیاجی نییە ڕۆژێ 100 ساعت هەفتەیە 100 ساعت کارکەین احتیاجی نییە هەفتەیە 40 ساعت کارکەین تەکنۆلۆژیە ئێمە و هۆشە مەسنوعیگەی گەسە جێگەیە کە ئێمە 9 ملیارد بەشەرە سەر کوڕەی زەمین بە هەفتەیە 15 ساعت تێر ئەوین پۆشتە ئەوین ئەگەڕێین زندگی خۆشێک دەکەین ئێستا لە بەڕەسیە بربەستەکانە کە ئێمە ناوین و حیچێ بۆ ئێمە ناوین و حیچێ کامەنە بربەستەکان من سوالم کرد کاورای کرماشانیشە لە خۆی بپرسێ وەکو دوودانە گەیەکە دانیشتوون هەرتیان دڵیان پێوە بان سوال ئەرێ ئێمە چیمان نەکردووە خەڵکە سلێمانی کردیان ئەوان بۆ حەلی من ئێمە نیین تۆ لەگرات داستانێک گەوێنی شخۆت دووچارە تەوەهم نەکەی نە ئەمان فرە قارەمان بووگون ئێمە قارەمان نیین ئەمان حازر بوون خۆیان بەنەوە کوشت ئێمە حازر خروجیەکەی ئەمەساها خەڵکە سلێمانی لە تەوەهوما گیری کردگە فکر ئەکات حکوومەتە حەلیم خۆی دروستی کردگە فکر ناکە کەسێکی تر دروستی کردگە بۆیە تۆ ئەمڕۆ ئەوێنیت لە بەرامبەر بێعداڵەتیە نابەرابەریە بێمەعنایی زندگیە کاولکاریە لە بەرامبەر حەدچی فەسادەکە لەم جامعە مەوجودە ولا نبونا معناي زندگیە یەک نەفەر اعتراض ناکە یەک نەفەر خۆی نانوێنیت دێ کوا قارەمانێتیەکەت کوا کوردایەتیەکەت کوا مەردایەتیەکەت کوا وجدانە ئێشی ئەم قسانە لە جامعەیەکا بکرێ وەگەنەم جامعە بە بوحرانە گەورە ئەخواها توشی بفەهمی بربەستەکان بۆ ئێمە اشتباه تعریف کردیاوە بربەست نظام سڵتەس نظام سلطة قرار نییە بێڵێت ئێمە قودرەتمەند بووین دەرسیش بخوێنین ناتوانین تۆلیدکەین بووینەوە مهندسە فەنیش ناتوانین تۆلیدکەین
تولید کەین بە تۆلیداتە هەرزانتر پشتمانەشکێنیت، بە قوانین اقتصادی جیهانی پشتمانەشکێنیت، بە فشارە بازرگانی پشتمانێت، قەڵەت دەکەی نەفتە نافرۆشی، تۆ قەڵەت ئەەکەی کالا لە ئێمە وارد ناکەی، تۆ قەڵەت ئەەکەی تعرفە لەسەر کالای ئێمەدانی، باوک ساحێ و دەرترین تعرفە لەسەردانی. ئەم شرایطە لە حازە بینالمللی و عەسڵەن بەرابەر نییە، عدالەتە جیهانی عەسڵەن موجود نییە. تۆ لە تەوەهومە ئەوەی کە لیبرالیزم و سیستەمە جیهانی و مؤسساتێکەوە لە ژێرە دەستە دەوڵەتە کۆرپۆریشنیە ئەمریکا و دەوڵەتە کۆرپۆریشنیە بریتانیا نجاتەدا وایتە ناوی تەوەهومە، وایتە ناوی تەوەهومە. مردمە خۆشیان بە مەشاغڵە ئەلەکی مەشغوڵ کردگە، ئەلەکی مەشغوڵیان کردگن. چون سنگ و منەکەوا لە دەست خۆیانە قدرەتە خەریدە کاورای ئەمریکایی لە قدرەتە خەریدە کاورای کرماشانی فرەوە لەسەرتەرا. دلیل قدرەتە خەریدە ئەو ئەوەسە کە کاورای کرماشانی ئێشێش ڕۆسی بکێشن تا کالاکەی و هەرزان بسێننی، تا ئەم بتوانێت لە فڵانە ڕستورانە دانیشێ فڵانە غەزا بخوا. ناوەی کە حاڵە مردم ئەمریکا و ئینگلیز فرەخ ئاسا، نە ئێوە فکرکە نەمانە لە خوشبەختی مطلقا زەندگیەکەن ها، نە بابە بەشەرە ئەمریکایی بەشەرە ئوروپایی هاڕیاگە، باوک ساحیبی دەراتگە. وەنێ تەوەهومی هەست، تەوەهومەکەی ئەمەسە کە خوشبەختە، تەوەهومەکەی ئەمەسە دەیخۆ ئێمە لە گشتی جێگەی دنیا حاڵمان خاسترە، ئەژێ هەرچی بگەنێ خوێ لێدەن، وهای وە حاڵە ئەوەی کە خوێ بگەنی دێمانی سا خۆیان هەچیشتە هەن، بەهشتە خۆیانن، قدرەتە خۆیانن، جامعەس خۆیانن. تۆ لەزا ئەوێنی ئەنچێ کە لەگرا تۆلید ئەکرێ بە عنوانە علم و دانشوەمانە بربەستەکانی جامعەی خۆیانن. و ئێمە هەر بدەو بدەو ئەدەوێنە شوێنیانە ئەو فلانە کەس وا ئێژێت بیسانە کەس وا ئێژێ، دریدا وا ئێژێ، نیچە وا ئێژێ، فلانە کەس وا ئێژێ، بیسانە کەس وا ئێژێ. ئێمە هیچ گزارشێکمان لە خۆمان نییە بیدەی. ئەی تۆ چی ئێژی؟ ئادەی وەزع مەردمە کرماشان چۆنە؟ بێکاریە، دەی چۆن کار دروستەوێ بۆ خەڵکە کرماشان؟ چۆن مەشاغڵە ئەلەکی ناتوانن دروستکەن؟ نایکەن، ناتوانن دروستیکەن. ئەنا 2 ملیۆن نەفەر خەڵکە کرماشان ئێشێ مەشاغڵە ئەلەکیان پێ بێ مەشغوڵون. سفورە هەسیان، ئاشغال جەمکۆنە هەسیان. تەمام ئەم کشوەرە ئێرانە بە 2 ملیۆن و خوردەیە کارمەندە دەوڵەتە ئێرانە ڕواتە ڕێوە. تۆ بێژە 4 ملیۆنیشی لە بەشە خوسوسی و کەرت تایبەتە کارکە، ما بەقی احتیاجی نییە کارکە، جامعەکە خەریکە ڕواتە ڕێوە. شارە تەمیز و خاوێن ئەکرێتەوە، ڕەنگکاری ئەکرێت، ما بەقیە دا پڵۆسیاگەن لە بێکاریە خەریکن هەڵەخەنەوە بێمەسرەفن. تۆ فکرەکەی دموکراسی بێتە ئێران تۆ حاڵە خاسەوێ؟ ناوێ حاڵە خاس ناوێت، تۆیش بزانین بربەستەکە چییە. تۆ قەرار بوو گوزارە بە مۆدێرنیتە بکەی تا بتوانیت شکلێکی تر و فۆرمێکی تر لەم جەهانە بە سرعەت و تەکنۆلۆژی و فەناوەریەکە هەسە بخڵقێنی، ئستعدادەکانت دەرکەوێت، خلاقیەت و بەرهەمهێنەری دەرکەوێت تا تۆ بتوانی شوێندەسە خۆت بەم جەهانە دابنی. ئەم اتفاقە هیچ وەخت لەسەر زەمینی تۆ ناکەفی، هیچ وەخت ناکەفێ، هیچ وەخت ناوێ بکەفێ. کۆرپۆریشنیان دروست کردە کە لە سەرزەمینە تۆ ئەم اتفاقە نەکەوێت. ئەگەر تۆ ئەمڕۆ نانەخۆی، ئەگەر تۆ ئەمڕۆ فەقە سکرتێرەکەی بەڵام نە شەخسیەتە هەست، نە کەرامەتە هەست، نە وجودە هەست، نە حەچێکە لەم دنیا دیارە، فەقە نانەخۆی سکرتێر بوویت، سکێتێر سکێ برسی، تۆلیداتە تەکنۆلۆژیکە جەهان ئەوە نە هەست کە تۆ تێرکە. بڕۆ میزانە تۆلیدە گەنەمە ئوستانە کوردستان تەماشاکە، بزانە بە کشتە مەکانیزە و ئابیاریە بارانی و بەزرە ئیسلاح بووگ و بزانە چەندێ تۆن چەند هەزار تۆن گەنم فقط مەحافزەیە کوردستان تۆلیدیەکە. هەر ئەم گەنەمە نانە چەندێک ئەدا لە ساڵە. ئەی بۆ مەردم برسین، ئەی بۆ تۆ ناتوانی شکۆت بوێت، ئەی بۆ ئەحساسەکە ئینسانە ناکارامەدێکی نامفیدی. بربەستەکان وانەکوێ، بربەستەکان چین؟ بۆیە مهمە کە تۆ بربەستەکان بدۆزیتەوە.
مهمە بزانی چکامە بربەستگەرەکیسی بەر بە چی بگری. ئێمە مانانێکەوەینە غەربە نهاتینە گوزارشە دروست بینەوە خەڵکی خۆمان، ناتین بێژین خەڵکە ئێمە قرار نییە ئێوە و سەرزەمینە ئێمە هیچ وەختێک تامە شکۆ تامە عەزەمەت و تامە گەورەی بکە. قرارە ئێوە ڕۆژ لە دوای ڕۆژ هاڕیاکتر، بێکەرامەتتر، بێدەسەڵاتتر، زەعیفتر بوون تا ئێوە ئەحساس بکەن هەر ئەمەی کە هەناسە ئەکێشن خۆی فرشتە مهمێکە، هەر ئەمەی کە ئەژین خەلیشتە مهمێکە، هەر ئەمەی کە قەنەفەت هەسوو موبایلە هەسوو و نەوشە دووا لە ژێر پیا ئینسانە مهمێکی وەلێ تۆ نەشعورە هەسوو نەوجدانە هەسوو نە لەم جەهانە کەسێ ئەدوێنێت و نەفەخرە هەسوو نە تۆ تعریفیەکە ئەم جەهانە چ شقلیە و وێسیاگی بزانی کاورای ئەمریکایی چۆن ئەم جەهانە تعریفەکاتەوە بۆ تۆ بێژی ئەمە خاسە یا ئەمە خراوە ئەمە خاسە تۆ بووگی تۆ چی؟ بووگی تۆ غوڵامی حەڵقە لە گوێی ئەمانە بە کالایە کە ئەمانە تەولیدیان کردە تۆ ئەحساس شخصیەتەکەی بە تۆ ئێژن تۆ تولید محتوا و محتوا بەرهەمەهێنی لە ئینستاگرامە مەمکە سیلیکۆنیەکەی و قنیە خڕەکەی و دەریاخەی و جۆکە مەسخەرە ئێژیت و شێتێکە هاورگە و خەڵکە سەرگەرم کردگە و تۆ مهمیت و پیاە مهمێکیت و حەڵی هەیە بازرگانیە مهم ئەەکەیت و کالای چینی ئێریت و ئەیوەی لە سلێمانی دای ئەنیت و قاچاخی ئەەکەی بۆ بانە سوال سنوورێ لەم کوردەوارە تعریف کریاگەسەوە بەناوە سنوورە ئێران و عێراق. دوو شارە غەیرە مهم وەکو بانە وەکو مەریوان وەکو قەسر مهم بووگن. بربەستە ئەوەی کە سنوورەکانە ئێرانی و عێراقی لە فیمابینە کورد لە بین بچێ منم یا کاورای بانەیە بزانە ئەگەر سنوورەکەی بینە بانە وە پێنجوێن لە بین بچێت کاورای بانەیی چون لە بانە لە دایک بووگە ناتوانێ بێتۆ ساحێوە ملیارد هاتمن پوڵ لە ڕێگەی پیلەوەری بازرگانی قاچاخ بۆیە کاورای بانەیی تێت اعتصابات سفرەی خاڵی دائەنێت سفرەی خاڵی دائەنێ ژێ برسیمانە نەیاڵن کۆڵبەری بکەین دەوڵەتە ئێران بۆ نایەڵە ئێمە کۆڵبەری بکەین ئەمما تۆ هیچ وەخت ناوێنی لە کرماشان تەراشکارەکانە کرماشان نازانم تەراشکار چی پێژن لە حەلیمە ئەوەی بە دەستگای تەراش چت ئەوڕێتەوە تەراشکارەکانە کرماشان فیتەرەکانە کرماشان سفرە دابخەن یەکێ میلەنگێ بخەنە وەسەتە سفرەکە بێژن ئێمە ناتوانین تەولیدە سەنعەتی بکەین ناتوانین تەولیدە سەنعەتی بکەین تۆ ئەمە ناوێنی کێ بەرئەگرێ بەوەی کە سنوورە ئێران و عێراق لابووە من بەری پێگرم یا پێنجوێنی من بەری پێئەگرم یا بانەی بڕۆن یەک بانەی تەرەفدارە ئینقلاب نییە یەک بانەی تەرەفدارە هیچ ئینقلابی نییە بۆ ناوێ دەوڵەت بانە بە دەوڵەتە ئێران معنی پیا کردە ئەگەر دەوڵەتە ئێران نەوێ گومڕوکات دابنێت کالایەکەتی ئێشێ لە گومڕوکاتە ئێرانە و بێ گرانە شەبەکەیە قاچاخە حکوومەتی دروست ئەکەن کە لە بانە خەتە مەرزیە و عبور ئەکا ئەهەمیەتە بانە بەهۆی کۆرپۆرێشنە ئێرانیە و مهم بەوێت خەڵکە بانە یەکی کۆڵبەرە یەکی ڕەفیقە کۆڵبەرە یەکی کۆڵ هەڵگرە کۆڵبەرە گشتی مەشغوڵە بە کارە کۆڵبەری لە کنارە ئەمە پوڵ دەرتێری من بربەستم بەلابردنە سنوورەکانە فیمابینە کرماشان و سلێمانی یا کاورای بانەی کەم کوڕە سنەیە لە سنە نان نییە بیخوا پاکەتی سیگار نێ لە گیرفانیە ئەیوەنە خیابان ئێژن کۆڵبەر مەکوژن کاورای سنەی فکر ناکاتەوە کۆڵبەر ئەگەر بمێنێتەوە کاورای مەریوانی ملیاردەر بووگە مەریوان نەیگەرەکە بە حەیاتی نەیگەرەکە سنوور لا بچێ چون ئەگەر سنوورە مەریوان لا بچێت پێنجوێن لا بچێ کاورا لە سلێمانیەوە نایە لە زرێبار ماسی برژاوە زرێوار بخوا ئەی کاورا ماسی ئەورژێنێ لە زرێوارەوە چی پارە دەربێری وە چی ئەگەر بشێوێت
ئەگە بشێوێ وەچی دەربێرێ دەرنایێت ناتوانێت کێ بەربەم ئینقلابە ئەگرێ کاورای مەریوانی دەرعەوەز کاورای مەریوانی تێ بۆ من و تۆ چی ئەکا کەمپەینە دووچەرخە ئەخاتە ڕێ با ژنەکانمان لنگیان ڕووتۆ بکەن سوارە دووچەرخە بوون ئێمەش گشتمانێژین باری قەڵا مەریوان ئەفەرین مەریوان بە مەریوان مەریوان ئێژن باش ژنەکانمان ڕووتۆ بوون و سوارە دووچەرخە تەبیعەتەن مەریوانی نێوە شوێنەوەی کە مووقعیەتە تجارەتە قاچاخێ کە پولی بۆی هاورگە ڕەونەقی بۆ هاورگە بۆ گەسۆ ملیاردەر جوان ڕۆیی قبولی نییە بۆ بشێوێ بۆچی ئێشێ بشێوێ بۆچی ئێشێ بازارە ئازاد بێ خەتە قاچاخ لە بین چێ گومڕۆکات لە بین چێت ئێمە چی بکەین لەگرا من بەری پێ ئەگرم یا کاورای مەریوانی کاورای بۆکانی کاورای مەهابادی کاورای پیرانشاری بە قیاس شار بە تەمامە ئەهەمیەتەکانی بە پێگەی فەرهەنگی ناوێت و ناخونێکی سنە ناوێت و ناخونێکی سنە بە ئامارە شەهیدەکانە حیزبەکانی شو ناوێت و ناخونێکی سنە بڕۆن بێرنی بڕۆن شەهیدانە کۆمەڵە دموکرات بێرن بیان بژێرین منتەقەی موکریان ئەولایە سنە بەرەو کرماشان ئەولایە بزانم چەندێکیان هەنە منتەقەی موکریانن دەی لە بەرامبەرە کوردایەتیە کە ئاخێس هاوردگەسی کێ مقاومەتەکە موکریان بۆ چون ئینحسارە کوردایەتی لە دەستی دەردی چون ئەو زوانەکەی خۆی کە هینی لادیەکەی دەپژقێنێ و دەگەوجێنە و دەگەوزێنێ و ئەمانەی هاوردگە کردگەسیە مەنابع نانخۆریە خۆی بوو گەسۆ مەرجع کوردایەتی وحی چوو تەبیعەتەن ئمڕۆ لە بەرامبەر مردمە سنا مقاومەتەکە کە سنە کرماشان گەرەکێسی ئەم کوردایەتیە بخاتەوە سەرم مەسیرە واقعیەکەی کە تەحولە گەورە دروستکە ئەی حیزب دموکرات چی بکە گەوایی بکە چی بکە حیزب دموکرات چی بکە ئەی کاورای مەهابادی چی بکە وانەیکە و ئەنگۆیکە و هاتووەتوانی و ڕۆشتوەتوانی و ئەمانە نێژێ چی بکە چیتری هەستبێژیتی نەخەیر دەڵێم زۆر مهمە دەبێ بڵێ دەڵێم زمانێ من شناسێ من دایکێ من دەگەوزێنێت و دەگوژێنێت و حەژەمارێ و حەژەمیتێ و ئەمە زۆر مهمە ئیتر تەواو بووین و کورد و هەر تەواو مهمە دنیا گۆڕیە ئەی تەبیعەتەن من مقاومەتەکەم لە بەرامبەرە گەورە بوون و دەسەڵات گرتنە دەست و مۆدێڕن بوون و تەقینە یا کاورای مەهابادی کامە بربەستەکان کامەنە ئادەی بربەستەکان بێرن کاورای سلێمانەی ئەمڕۆ 6 موچە ئەگرێت بەهۆی ئەوەی کە لە جوغرافیای سلێمانی لەدایک بووگە یەکێتی 6 موچەی پێئەدا بندیوارانە پیرەژنانە ئەنفالانە پێشمەرگەی کۆن زندانی سیاسی 6 موچە ئەگرێ فوی تێبووگە تەختەقنی بووگە سۆ 2 متر ئینقلابەکە کوردایەتی بۆ مهمە کێ بەر بە من ئەگرێ ئەو ئەیگرێ یا من بەر بە ئینقلابەگرم کاممان ئەگەر لە ئێرانە ئینقلاب بوێت مەرزەکان نائەمن بوون مردم مسلح بوێت ڕێگەی بازرگانی بەرەو سلێمانی نەمێنێ ئیمکانی هەست هێزێکی کوردی بەرەو سلێمانی بڕوا کاورای سلێمانی استقباڵی لێکە ئەیکا ئەی موچەکەی کێ بیداتی دێ کاورای سلێمانی ئەڕوا چیەکە 9000 متر پارچەی تەجاوز پێکریاگەکان لە شارە سلێمانیە دائەنێت 9000 متر پارچە لە دەیان 1000 ماڵە سلێمانی وڵات تەجاوزیان کردگە سۆ یەکتری ئێتە سلێمانی کوردایەتی ناکە تەواو بۆ بیکە 170 بوجەی بۆ تێت و گشتی خەریکە 6 موچە ئەگرێ و پاڵی داگەس و من بربەستم لەبەر پێ ئینقلابە بزانە تۆ یەک زمانە ئێژیجی ئاخوند تەبەقەی ڕۆحانیەت بەریانگرت بەوەی کە ماشینە چاپ بێت بۆ خاتری ئەوەی کە کتێ و فرە ئەو مردمی تر نەڕووی لە مەلایە بپرسێت مامۆسا تۆ فرە باسەوادی بێ زەحمەت بێ فڵان کە تا پوڵ بخوا ئیمڕۆ کێ نایەڵێ بەر بگرێ بە کوردایەتی کە ئێمەی کورد تەبدیل بە قودرەتێکی جەهانی بووین
استعدادەکانمان دەرکەوێ کوڕێکی سلێمانەیی هەولێری کرماشانی بتوانێ ماشین دروستکە ئەسلحە دروستکە هەواپەیما دروستکە پاهبات دروستکە ئێمە بتوانین 4 دانە دانشمند شیمی دروستکەین چەک دروستکەین مهمات دروستکەین ڕێگەی بازرگانی دروستکەین هێز دروستکەین قدرت دروستکەین کێ بەری پێگری بربەستەکان کە ئێمە ناتوانین ئەمە دروستکەین چێ بێ ئستعدادین بێسەوادین تەراشکارمان نییە تۆڕنەچیمان نییە نێسمان کامە بربەست بەر بە ئێمە ئەگرێ نایەڵێ ئێمە بووینۆ دەسەڵات منفعەتە کێوا لە بەینا بەر بە ئێمە ئەگرێ نایەڵێ ئێمە بووینۆ دەسەڵات سوالکەن لە خۆتان خەڵکینە دروسە ئێمە گشتی خەڵکین بەڵام عیدەیەکی فرە لە ئێمە بە مەنافعێک و گیریاگە ئەو نایەڵێ تەحەوڵات دروست بێت چون ئەگەر تەحەوڵات دروست بێت ئەو نانەکەی خۆی لە دەست ئەدات موقعیەتەکەی خۆی لە دەست ئەدات من دووبارە تکراری ئەەکەمەوە من ئەفەهمم کاورای بانەی دفاع لە کۆڵبەر ئەکا بەڵام کاورای سنەی تۆ بۆ یکەی کاورای کرماشانی تۆ بۆ یکەی من ئەفەهمم کاورای مەریوانی دووچەرخە سەواری ژنان بە گەورەترین حرەکەتە ئینقلابی ئەفرۆشێتەوە کاورای سنەی تۆ بۆ یکەی تۆ بۆ ئەیکەی کاورای سنەی کاورای کرماشانی تۆ بۆ یکەی من ئەفەهمم کاورای سلێمانەئی 9000 متر پارچەی تەجاوز پێکریاگەکان بە عنوان ڕۆشنفکریە شارە سلێمانیە فرۆشێتەوە چون ئەو ئیستا 6 دانە موچەی مفت ئەگرێ احتیاجی بە عەمەڵ ڕادیکاڵە ئینقلابی نییە نەیگەرەکە ئەم جامعە تەولیدکە ئەو تەکە ئێران و تورکیە بۆ ئێران و تورکیە خەریکە کارەکە بە ئێمە ئێژێ بڕۆن فعالیەتە مەدەنیکەن کوردایەتی هیچی نییە ئێمە کوردایەتیمان کرد ئەگە قارەمانن بۆ خۆتان کارکەن ئەگە قارەمان بڕۆن بۆ خۆتان لادەیەک بگرنەوە بۆ چون 6 موچەکەیەکەوێتە خەتەر تەواوە قسە ئێمەش ئەمەسە کاکە ئێمە بۆ لە دنیای ئەمڕۆ جێگەمان دیار نییە ئێمە بۆ لە دنیای ئەمڕۆ خۆمان ساحێوە ڕەئی و ئیرادەی خۆمان نیین ئەی ئێمە بۆ ناتوانین بێژین جەهانێک کە ئێمە تەسەووریەکەین وا قەشەنگە چون ئێمە وا تەعریفیەکەین ئەوە نەبوو رووسیە پەلاماری کەریمەیدا وتیان قەوانینە بەینولمەلەلی رووسیە وتی جرد ئانا مەی لەمە و ئەڕۆم ئەیگرم ئەڕۆم ڕێفراندۆمیشی تیاکەم خەڵکی کەریمە حەز بە منەکە کوڕی بێنێم سێنۆ قەوانینە بەینولمەلەلی لەسەر پیای حیزە ئەعمال ئەکرێنە لەسەر ڕۆڵە گاورا ڕۆڵەوێ کەس ناتوانێت پەلاماری بە دنیا ئەو شکرێسەوە ئەو ئەیوێنێ بۆ ئێمە بووینەوە حیزە دنیا چی بربەستە لە ڕێگەمانە چی بربەستە لە ڕێگەیەمە بربەستەکان کامەنە منم یا ئێوەن آخر کابرا لەگران و ساگێسی کورد و کوردەواری بە قسە حەل نابێ بە عەمەل هەڵێ بێ بە قسە حەل نابێ یعنی ئەم قسانە من ئیستەیەکەم بۆ تۆ ئەمانتە ئەزانی بە عەمەل چۆن هەلەوێ کامە عەمەل من ئیستە بە تۆ ئێژم تۆ عاملی بەرگرتنی بە ئێمە کە ئێمە ناتوانین بڕۆینە بەرەوە تۆ نایەڵی بۆ چون تۆ لە بانە دانیشتی خەریکی کۆڵبەریت قاچاخە کالا ئەەکەی تەقیگی ملیاردری ئەگەر دەوڵەتە ئێران و دەوڵەتە عێراقنەوەی تۆی بانەی بە کامە استعداد و ملیاردری بەچی ملیاردری تۆ بەر بە ئینقلابەگری تۆ نایڵی ئینقلاب بێت تۆ بەر بە کوردایەتیەگری تۆ ئێژی کوردایەتی دەمە قۆپانە تۆ ئەڕۆی فعالیەتە مەدەنی و زانکۆی زوان بازی دائنێ چون تۆ نەتگەرەکە شیرازەی جامعەی ئێران بپاشێت تۆ نەتگەرەکە ئینقلاب سوورەت بگرێت تۆ نەتگەرەکە سنوورەکەی فیمابەینە سلێمانی و بانە لە بین بچێت چون ئەگەر لە بین بچێت تۆ ئیتر پیلەوەری ناکەی تۆ ئیتر ناوی تۆ میلیاردەر تۆ ئیتر قاچاخێ نایکەی
ئەوی تۆ شارێکی بێ ئەهەمیەت لەو ناوەڕاستە کەوتگی. بۆیە تۆ لە بانە فعالیەتە کوردایەتیت بگەسۆ زوانبازی مەدرسەی زوان دائنی، تۆ لە بانە کارە بگەسۆ فستیواڵی هەڵپڕکەی کوردی. ئەرێ تۆ حەز ناکە ئینقلاب مەریوانی شەرواسە، مەریوانی حەزی پێ ناکە. ئەکێ بێ لە زرێبار ماسی برژاو بخوا، کێ بێ بیخوا؟ کاورا لە کنارە زرێوارە دانیشتگە ماسی ئەوەرژێنێت و خەڵک لە سلێمانی و تێ ماسی برژاوەوە لە زرێبارە. دەی ئەگەر ئەمە بشێوێنن کێ ئەڕوا ماسی بخوا؟ تەوەجۆکەن ئەها کاک سۆرانە مەجیدی من تۆ ئەەکەمە نمونە بەحسەکەم تۆ ئیستا هەرە و کەسە بووی من جواوتم داوە ئێستا ئەڵێ دەباشە ساز بکەن بزانم کێها دەوڵەت دێڵە سازی بکەن. ئەها کاکە سۆرانە مەجیدی ئەوە تۆی و ئەوە گفتمانە قاڵە بە تۆست، تۆ خۆت بەربەستی، تۆ نایەڵ ئێمە تاقی ئێرادەی خۆمان بکەینەوە. کاکە بێسەبا ئێمە تاقی ئێرادەی خۆمان بکەینەوە، چوار لەشکرە ئەمریکا بسووتێنین، 50 مارێنز بسووتێنین تا ئەمریکا لەسەر مێزە مزاکرە دانیشە بترسی لێمان. تۆ بۆ نایاڵی ئێمەم کارە بکەین، ئەمە شکەسمان خوارگار لەبەرەوە. تۆ کوێت ئەکەوێتە خەتەر؟ تۆ بەر بە ئینقلابەگری تۆی ئیستا زوان بازی یانێ کوردایەتی دەگەوزێنین و نایگەوزێنین و بیگەوزێنین و ئەمە کوردایەتیە. تۆ ئەها دیتە تۆ نایەڵی ئەمە اتفاقە بکەفێ، تۆ بەربەستی کاری ناکەین و کێ هات دەوڵەت غەڵەت ئەکا، دەوڵەتانە دنیا بێجا ئەکەن، دەی منیش ئێرادەم هەست نەتێڵم ئەو ئارامشی بوێت حتا بەو نیەتەی کە گەرەکمە بگەم. من بارهامە لە دیبەیتەکان ئەوتکە دانەیە مناڵ ئەوەی تە دەرەوە وڕکە کا ئێژێ دانێ مەساسەم بۆ نەسێنی قیژە دنیاکە لە خیابانە حتا لێ ئەدەی خراوترەوی، حتا مەساسەکەی بۆ نەسێنی، ئابنەباتەکەی بۆ نەسێنی مناڵەکە سکوت ناکە، لۆلی پاپەکەی بۆ نەسێنی مناڵەکە سکوت ناکە. لە مناڵێ فێر بووە، لە مناڵێ تۆ هەرچی لێ ئەدەی ئەو خراوتر هاوارەکە مەگەر ئەوەی کە نابوودی کەی بیکوژی، یا ئێشێ مەساسەکەی بۆ بسێنیت یا ئێشێ مناڵەکە بکوژی. ئێمە ئومەتێکین تۆ حاڵیتە، ئەقڵمان هەست، سەوادمان هەست، هەزاران هەزار نیروی متەخەسسمان لە جامعە هەست، ئەتوانین ئەسلحە دروستکەین، ئەتوانین فیشەک دروستکەین، ئەتوانین TNT دروستکەین، ئەتوانین دروستیکەین، ئەتوانین لە جوغرافیامان ئەستفادەکەین، ئەتوانین دژمن کێشینە ناوە خاکمان لە خاکمانە بیکوژین، ئەتوانین لە خاکیا بیکوژین حتا بفەهمێ ئێمە مەوجودین و غەڵەت ئەکا ئەربابەم سەرزەمینە ئێمەین، بربەستەکانە ئێمە ئێوەن، بربەستە گەورەیە ئێمە ئێوەن. وا من لە ئەوڵەوە وتم خۆمام ئەوروپا دانیشتگەم ئێژم ئەوانەی لە ئەوروپا ئەڕۆن و بربەستە ئەوەنە ئەقڵە مردمە ئێمە بفڕێ نافڕێ مردمە ئێمە کاورا خۆیە فرۆشێتەوە. کاکە ئەوەی وا لە ئەوروپا حیچ نییە، مەشاغڵێک کە ئێمە لە ئەوروپا ئەیکەین حیچ نییە. گزارشت دروست بدە بێژە لەگرا فەرق شار ئەمەسە کە مردم مەشغوڵ کریاگە بە مەشاغڵە ئەلەکی لەوێ نییە، چون نەهادەکانیان قدرەتمەندە بووگن مەوجودن، یەک بروکراسیە پیچیدەیان لەم جەماعە دروست کردەگە سەنگ و منە پوڵ جەهانوا لە دەستیانە. دەنا هیچ کارێکی عەجیب و غەریب ناکەن. بربەستەکان چین لەبەر پێی ئێمە ناتوانین، بربەستەکان چین ئێمە ناتوانین بەو جێگە بگەین کە ئێشێ بگەین، ریسککەین، خەلاقیەتکەین، شەڕکەین، تەولیدکەین، فکر بەرهەمبێنین، فەرهەنگ بە جەهان سادرکەین، ئازادی بە جەهان سادرکەین. چییە ئەو بربەستانە کە نایڵێمە اتفاقە بکەفێ؟ من ئەمانمە بە وردی و تا بفەهمی کاکە گیان وەختی ئاخێزە کوردەوارە سەربەخۆ مەتنە کوردی تێرێ کاورایەک لە مەریوان و هاوارەکە
ئەژێن نەخێرەوە کوردایەتی نیێوانیە دەمە قۆپان فرەقەشەنگە کاورای مەریوانی بە دەوڵەتە ئێران و مەریوان معنای پیا کردگە بە قاچاخە کالا و پیرەوەری و هاتنە سوخت و قاچاخە کالایە فیمابەینە سلێمانی و هەولێر معنای پیا کردگە دۆلارەکانە مەلا بەختیار بۆ ئەوە سەرفەکرێ لەوێ کە کوردایەتی بێتۆ قسەکردن نای گەوزێنم و ئەی گەوزێنم و نای پشخێنم و ئەی پشخێنم و هەندێر و لەند و کە و ئەوانە ئیتر ئەمە کوردایەتیە بۆ ناوێ مەریوان دەست بخوا ئەکێ ماسی بفرۆشێ لە مەریوانە مەریوان خەیلە پێشڕەفتن چیەکەن وەڵا ژنەکان لەنگ ڕووتەوە بکەنەوە و بعد و چەرخە سواری کەین هەڵی بۆ ئاغاگیان فەهمیت بربەست چییە لەبەر پێی ئومەتە کوردیە جامعەیە سەرەکەوێ کە بتوانێ بربەستەکان بناسێت کە بزانێ بربەستەکان چین کاورای سلێمانەی پاڵی داگەسۆ شەش موچە ئەگرێ بە من ئێژە کوردایەتی چی گشتی دزیە و گشتی گەندەڵیە و دانیشە بوو خۆت و باسی چیەکەیت و حکوومەتی ئێران زۆر خۆشە و بەڕاستی ئێران 2500 ساڵ حکوومەتی هەیە و بەڕاستی شەجەریان زۆر مهمە و بەڕاستی فەرشی ئێرانی و قاڵی ئێرانی و بەڕاستی ژنە ئێرانی و بەڕاستی و بۆ چون ناوێ لێ خۆی بیشێوێنێ لاوە تو ئێرانی تو من عێراقیم و لاوە بڕۆ پێی کارت و لاوە بۆ دخاڵەتمان لێەکەی لەبەرەوەیژی تۆ برابەشم بۆ ئەوەی تو موچەکەم بۆ ئەوەی تو ئەوانە و بۆ ئەیوەی نه غەسبە لەسەر چاڵە چاوە دەمە سەرزەمینە کوردەوارە سەرزەمینە ئابا و ئەژدادم منە و تۆ بەناوە کوردۆ قسەکەی ئەگەر بەناوە کوردۆ قسەکەی و تەحتەناوە کورد خەریکینان ئەخۆی ئێژێ باجی بە کوردایەتی بەی تۆ ناتوانی لەوێ سنوور دروستکەی بۆ من بێژی ئەمە سلێمانیە هەنە منە مەی لەمە ئەی فرۆشم وە شەش موچە تۆ خەیلە غەڵەتەکەی فرۆشی وە شەش موچە تۆ بێجاکەی فرۆشی وە شەش موچە ئێوە مانان کرماشان و سلێمانی و خەتە ئێران و عێراقتان هێشتگەسەوە ئێوە مانان هێشتگدانەسەوە چون ئێوە بربەست ئێوەن دەمە قۆپانە کوردی ئەکەینە پێمان و هەڵپەڕکەی کوردی ئەکەین و کوردایەتی یعنی ئەمە ئەوە بۆ دەرپێکی کورد ناکەیتە پێت کوردی بووی تۆ نە ڕاز ئەەکەی بێ کوردی ئینقلابی بوەرە و ڕاستەکەی ئەکوڕی بێم قسانە من کردم بیکە ئەکوڕی بێژە نەهاتهای کوردبازم و کریان لە ترسە ئەمەیکە لە ئینحساریان دەرچێ لە نانخوارخۆ نە ئەقلیان بوو نە شەرافەتیان بوو نە وجدانیان بوو دروست کریاون پوریان پێ دریا و ئێمەی کورد نابودکەن چەسپیاگن وە زەوانێ کوردی و دەمە قۆپانێ کوردی بەری نادەن چون حەجێکی تر زیاتر لە بیانە نییە ئێستا من خۆمم ناشرین کرد بۆ خەڵکێ مەهاباد نە ئەوەی کورد بێ ئەفەهمێ من چی موت ئەوەی کورد بێ ئەفەهمێ من چی موت ئەوەی حەز بە دەسەڵاتی خۆی و ئیرادەی خۆی بکە ئەفەهمێ من چی موت جامیکەنم پۆپۆلیست بازیە من خەریکم بربەستەکان دەرتێرم کە ئێمە بۆ ناوینە ئەو پیاگەی کە ئێشێ بووین ئێمە بۆ بە ئەندازەی مەچەکمان و باڵامان و قەوارەمان و ئستعدادمان نمودمان لەم جەهانە نییە و ئەم نظامە سوڵتە هاتکە نابودمان کات بۆ نێزمان چون ئێوەمانان بربەستن لە ڕێگەی ئێمەوە چون ئێوەمانان نایەڵن خیاڵە گەورە بڕوات کاورای بانەیی و مەریوانی و جوانڕۆیە چەسپیاگەوە زمانێ کوردی چون ئەگەر کوردایەتی بێتۆ ئەو وەخت نیشاندانە ئێرادەیە ئینسانە ئازاد تاغی ناونای کاوکارە لێ ئەشێوێ دەرامەدە هەفتەیە 3 ملیۆن تومەنی لێ ئەشێوێت دەرامەدە کۆڵبەریە وەکو هێسر لە ژێرە قورسە وایە گرابوونە کە شەوێت 10 ملیۆن تومەنی پێدا لێ ئەشێوێت ئەچی لێ ئەشێوێت تەمامە ئەم کوردەوارە بۆ منفعەتە ناوگەڵە مشتێ بانەیی و مەریوانی و جوانڕۆیی و سلێمانەیی و هەڵەبجەیی و ڕانیەئی نابود بووگە لەبەرەوەی ناوگەڵە مشتێک 1 ملیۆن نەفەر تەئمین بێت تا 150 ملیۆن نەفەر نابود بکرێ پێی و ئێوە گەلە کۆمەتان کردگە لە ئێمە
هایتە دەمە قۆپانەکەتان لە دەسان نامێنێ هەڵپڕکەکەتان لە دەسان نامێنێ کوردایەتیەکەی پێ بکەن زریکە زریکتان هەڵەسێ ئەو تۆهین بە فەرهەنگمانەکەی تۆ تۆهین بە وجودە ئێمە ناکەی بە مەقامە ئینسانی ئێمە ناکەی خاکمانە نەفرۆشت وجودمانە نەفرۆشت تۆهین بە پارچەکەی پێکردی ئاگەوا تۆ کردتەسە سەمبڵە حیز و سەڵامەت تا نانە قاچاقیەکە لە بانە بخۆی ئێمڕۆ بانەی ناڵێ انقلاب بکرێ لە ئێران حاڵیتە و ناڵێ بیکە چون لێ ئەشێوێ بەچی بوو گەسۆ ملیاردەر کوڕە ئەحەنەجار بەچی بوو گەسۆ ملیاردەر بەچی لە سای سەرە جمهوری ئیسلامی و لە سای سەرە سنوورۆ ژێ ماڵم پڕە لە ڕازیانە بە دڵێشە مردم ئێمەش لە 50 فەندێکمان کار ناکە بەرسورەت حکایەت بەڕەسیە بربەستەکان و مەوانە ئەبوو تا ئێمە ورد بفەهمین چه خەوەرە کێ بەری گرتگە بەمەی کە ئێمە بفەهمین چه خەوەرە کێ بەری بەوە گرتگە کە ئێمە دەریافتێکی دروستمان بێت تا حرەکەتە دروست بکەین تا خڵق و خوویەکی دروستمان بێ تا بنیادێکی دروست بەنابنین حاڵیمان بێ ژەیەکێ لە شار و هاتۆ هەواڵی شاریە پرسی ئێوە گشتتان لە شار و هاتکن و هەواڵە شارە پرسن چون نافەمن وانە کوێم دنیا چون نافەمن فەرقتان چیەتەکە موسکوا فەرقە موسکۆتەکە لەندەنا چییە مشتێ دونا دروست درۆزن ئەگەڕێنەوە بۆ ئێوە گزارشە غەڵەتتان پێدەن لە هاڕیاگی خۆیانە لە بێدەسەڵاتی خۆیانە لە درۆزنیە خۆیانە ئەمانە بربەستن تا تۆ بفەهمی لەکوێ ئێشێ تەعقیبە گەورەی خۆت بکەی نایەوە خۆش